وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامت بن بۆ ئەوانەی ئایندە، بۆ ئەوانەی کە لە ژێرە مەتنا خێزە کوردەوارە سربەخوا گەرەکیانە هەنگاوە گەورە هەڵبگرن و بەرەودانانە هەیکەل و قەوارەیە دەوڵەتە کوردی حرەکەت بکەن. مهمە کە تێگەیشتنیشی ئەمیقیان بەرامبەر بە سیاست بوێت. ئەوەی کە سەرزەمین ئێمە لە ژێرە ژغاڵگەریە کۆرپۆریشنەکانە، ئینسانەکانی نەک ئینسانەکانە دنیای ئەمڕۆنین، نەک حاڵیان نییە لە دنیای ئەمڕۆ، بەڵکو بە پێچەوانە بە شێوەیەکی سیستەماتیک ئەم ئینسانانە محاسرە کریاگن و جەهل و نادانی و تەعەسسوب و شکست و هاڕیاگی دەرونی کریاگەسۆ بۆیان. تەمامی ئەمانەی کە بە ناوی کتێ و بە ناوی تاریخ وانە بەردەسە ئێمە ئامراز و ئەبزار و کەرەستەیەکن کە ئێمە بزانین چۆن سەرزەمینە ئێمە، ژیانە ئێمە، گوزەشتەیە ئێمە و تاریخی ئێمە کەڵکی لێ ئەگرن و ئەو جۆرە ئێمە دروست ئەکەن کە ئیمڕۆ هەین، کە من فکر ناکەم پەسەندە هیچ کەسێک بوێت و هیچ کەسێک لەم وەزعیەتەی کە واتەیە ڕازی بوێت. بزانن وەختی ئێمە لە دیبەیتەکان ڕاپەڕینە کوردەوارە سربەخوات دەستمان برد بۆ مەکیاوێل و وتمان ئاغازە فەلسەفەیە سیاسی لە ئوروپا بە مەکیاوێلی دەست پێیەکاوە، بە کتێوە مەشهورە مەکیاوێل بە ناوە ئەمیر یا The Prince یا شەهریار. گەرچە مەکیاوێل کتێوێکی جامعیشی لەسەر شەڕ نووساگەوە، هونەرە شەڕ نووساگە، بەو مەعنا بوو کە ڕواڵەتە واقعیە سیاسەتکردن لە ئوروپا تئۆریزە ئەکرێت، ئەدرێتە دەرەوە بە پێچەوانی فەلسەفەیە ڕەواقی و ئیدعاهایی کە کلیسایی کات بۆ ئەوەڵین بار ئینسانێک تێت سادقانە مەترەحەکات کە مەقولەی قودرەت و مەقولەی سیاست چییە. و ئێمە بەحسمان کرد کە سیاست و واقعیەتە سیاست یعنی چۆنیەتیە بەدەستگرتنت دەسەڵات، حفزە دەسەڵات و بەردەوامکردنە دەسەڵات. لەگرا شتێک بە ناوە سەعادەتە مردم، شتێک بە ناوە خۆشبەختیە مردم، ڕزگاریە مردم، نە معنای هەست، نە مەفهومی هەست و نە هیچ حاکمیەتێ قودرەت بۆ ئەوە ئەگرێتە دەسەوە کە نۆکەری بکات. بزانن وەختی تینە ناوە سەرزەمینە کوردەوار ئەو جار ئەخۆینە تاریخ و متونێکی دەستکرد کە لە ناو دڵە ئەمە دەوڵەتە ئێران و دەوڵەتە تورکیە، دەوڵەتە عێراق و دەوڵەتە سووریە تێتە دەرەوە. وەختێک مراجعە ئەەکەی بە بنیادە داڕزیاگە ئەم تاریخە جەعلە کە ئەگەی بە سلسلەیە قاجاڕیە، اتفاقێک گەرەکیانە بۆ تۆ مەترەح بکەن ئەمەسە کە یەکێک لە دەلائلێکە ئیمپراتوریە داڕزیاگەکەی جەعلیەکەی تازە دەستکردەکەی قاجار، من ئەمانە کە ئێژم بۆ خاتری ئەوەی کە تەرەف بفەحمێ من ئەم ناوانە تێرم، ئەم ناوانە ئستفادەی لێکریاگە، بۆیە مەجبورم سفاتێک کە هەسیبی دەمێ نەوا تووشە گومڕاهی بوێت. یا مەسەڵەن ئێژین ئیمپراتوریەتە عوسمانی، ئیمپراتوریەتە قاجاڕیەوە عوسمانی عمریان ناگاتە 250 ساڵ کە دروست کریاگەن و دانریاگەن. بۆیە لە تەوجیهە ئەمەی کە بۆچی ئەمانە شکستە خۆن دواعەکەون و ناتوانن پێشڕەفتکەن، ئەگەنە سەرە مەقولەیەک تۆ ئەگەی بەوەی کە ئەمانە سیاسەتە مۆدێرن نازانن. یعنی چۆن؟ یعنی ئەو شتێک کە ئەمانە پێئێژن سیاست بە نەزانین و ئاگاه نەبوونە لە تەغییراتێکە لە ئوروپا کریاگە، ئەمانە هەنووز لەسەر بنەماهای مەزهەبی ئەخلاق مەزهەبی سیاست ئەکەن. بۆیە دوو نمونەیە بەرجەستە لەمە لە تاریخ معاسرە کۆرپۆریشنە ئێرانیە ئانووسی تێرنەوە. یەکێک ئەگەڕێتەوە بۆ حملەیە جەعلیە رووسیە
وقرتنا مناطقك لممالك محروسية قاجارية ظاهرا وبستنا أحنامي قولستانا وتركمنشاي لو يقول يا خاطريك نقلك لقام مقام فراهاني كقام مقام فراهاني بسفير كبير بريطانيا ايجي من إن قرار دادرا بمردي يا نامردي زیر پا خواهم گذاشت. توجه بکن لتأكيد بر مردي ونامردي. سياسة حوزية مردي ونامردي نية حد أقل أوروباية كان للدوران 300-400 سالة أخير أميانة ثابت كرد كسياسة محل منازعية مردانجي ونامردي نية وأمجور كلماتنا بار سياسي نية وتو بمنقاها ناتواني سياسة بكي دبلوماسي بكي بتواني الروبرو بويتو تكا جهاني كاكا تيا مدعيان جديد بيدا بوغن يا نمونية كيتري نمونية هناردنا ميرزا محمد علي آشتيانية بو دانانا قرارداد أرزروم لقل إمبراطورية عثمانية كقام مقام فراهاني لفرماني كاكا إيدابا محمد علي آشتياني ايجي برو وأولا هيج قرارداد منوسا اگر فرف شاريان هاورد قرارداد بنوسن قرارداد را جوری تنظیم کن و از کلماتی استفاده کن مبهم یعنی به زور میرزایی از کلماتی استفاده کن مبهم که بعدن بتوانیم دبه کنیم. اجي چی؟ اجي برو اولا حج قريبست و قراردادك منوسه اگر فشارد بو هاد بينوسي بزوري ميرزائي هني كلمات بكار بوا كم مبهمويت و اما بتوانين ليو دوا دبابكين بين لجيري دربين. خب اما بيش زمينه كاما افهمين حتى تبقى ادعای خود امانه و ام تاریخ جعله تا 200 سال گذشته 170 سال 106 سال گذشته درکێک لە سیاست حتى لەبانترین ڕێدەهای دەوڵەتە قاجاریەیە دەستکردە جوولەکە نەبووکە. چه بڕسێ بەوەی کە ئێمە لە دنیای ئەمڕۆژ کەسانێک کە لە دەسەڵات خریاگین و دەربێترین حاڵەت پێمان ئێژن شەهروەند چه دەرکێکمان ئەتوانێت لە سیاست بوێت چه دەرکێکمان ئەتوانێت لە دنیای معاسر و غوولێکە لەگەڵیا دەست و پەنجە نەرمەکەین بوێت. مەسەلەکە سەریە مەسە دروسە هەر کەسێک خەریکە لەم فەزای سایبەریە و لەم تریبونە سۆشیال میدیانە ئەستفادە ئەکات بەو نۆعی کە حاکمیەت بۆی تعریفەکاتەوە نظام سڵتەی جیهانی، بەڵام ئێمە بە جۆرێکی تر خەریکین استفادەی لێ یەکەین. ئەگەر مەرکەزێ مەوجود نییە کە لە ناوە ئومەت و کوردیا ڕەجولە سیاسی دەربێرێت دەرسە سیاسی بدات و ئینسانە با کیاسەتە سیاسەتمەدار و ئەلیتە بەرجەستەی سیاسی بداتە دەرەوە دەلیلی زۆعف و نابوودیە کۆمەلگای ئێمەس کە من بە درێژایی ئەم دیبەیتانە گەرەکم بووگە چەندین ڕەجولە گەورەی سیاسی بەجێ بێڵم و ئەم دەرسانە بوێت بەوەی کە تۆ بفەهمی لە دنیای ئەمڕۆژە تەکە کیا تەرەفی و چۆن سیاست بکەین و چۆن سیاسەتمەدارێک بوویت لە هیچ کوێی دنیا لە هیچ دانشگاهێکی دنیا ڕەجولە سیاسی بوون بە تۆ دەرس نادەن، تەبدیلە بە عزوێکی بەرجەستەی سیاسی بوون بە تۆ دەرس نادەن. شاید یەکسری کارمەند تحتە ناوە علوم سیاسی و دانشکدەی علوم سیاسی و دانشکدەی وزارەتە خارجە پەروەردە بکەن بۆ دیپلۆماسیە وزارەتە خارجە، بەڵام هیچ کام لەمانە تەبدیل بە ڕەجولە سیاسی ناون. خۆ بۆ خاتری ئەوەی کە من ئەم مەسائلە مەترح بکەم و ئێوەمانانێک کە ئەم دیبەیتانە ئەشنەوەن چه بە ڕێگەی دەنگ چه بە ڕێگەی تەسویر چه بە سوورەتە لایڤ و زێنک و زیندوو چه بە سوورەتە زەبت و دەست بە دەست ئەیگێڕن بزانن کە دیبەیتەکانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ سەر لە نوێ داڕشتنەوەی ئینسانە کوردیە و
مهیاکردنی و ئامادەکردنی بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جەهانە قێزەون و واقعیە ئەمڕۆژیە تا بەڵکو ئێمە بتوانین لەو جێگانەی وە بەریان پێمان گرتگە و لەو جێگانەی وە ئێمەیان بەرەو دوا بردگەسەوە و ئێمە پڕبووگین لە حێقارەت و تەحقیر و پڕبووگین لە تەوەهم و پڕبووگین لە بێدەسەڵاتی و پڕبووگین لە خۆونکردن و خۆگومکردن بتوانین بەرە ئەزنەک بین و لەسەر ئەژنۆکانە خۆمان بوێسین و ڕاست قامەت بووین و بۆ ئەم دنیاە کەواین تیاوە بۆ محیتێکەوەین دەوروبەریا قسەیەکمان بۆ کردن بوێت. پس من لە دیبەیتەکەی ئەمشەوە نمونەها یەکتێرمەوە لە دەورانە 80 ساڵە گوزەشتە تحتە ناوە سەرانە قەبایل و عەشایر کە دەرکێکیان لە مەوزوعە سیاسی نییە، دەرکێکیان لە سیاست نییە و ئەنچێ کە ئێوەمانان تحتە ناوە دەرگیری شەڕ، ئەنچێ کە تحتە ناوە قیام بۆتان بەحسەکەن سرفەن یەکسری مناقشات ململانیە شخصیە بۆ مەسائل شخصی و منافع شخصیە فەردی ئێڵی تایفەی و عەشیرەی و ئینسانە کوردی هیچ ئوفوقێکی لە سیاست نییە. ئەمە مەوزوعە ئەوڵە و ئەمما مەوزوعە دووەم من تێمە سەرە فرقەیە عدوویە فرقەیە عدوویە بە ناوی یزیدیش ئەناسرێتە و تێنە سەرە یزیدی و لە ڕاستیدا خانقای عدوویە، خانقای شێخ عامرە بن مسافرە بەعەلبەکی و نمونەیەک لە ئەوان نمونەیەک لە کتاوە جلوە و نمونەیەک لە کتاوە مصحەفە ڕەش ئەخوێنینەوە و بەحسەکەین کە دکتۆرینێک بەڵێ شێخ ئادی کاک بەهرام گوڕە دکتۆرینێک کە ئەمانە ئێمە دامانیاگە و مەتنێکی تۆخی کوردی کە جەهانە کوردی تەسویر و تەسەور ئەکا بەناو ئاخێزە کوردەوارە سەربەخۆ چۆن داڕژیاگە و چۆن مەبانی ئەستدلالی نەزەریەکانی تەئید ئەکرێت و بۆ ئێوە ئەو جار تاریخە گوزەشتەتان ڕەوایەتی کە بۆتان کریاگە و ئیمڕۆیتان مەعنا پێیاکە و ئەفەهمن لە دڵە کامە ئتفاقاتە ئەم جەهانە دانیشتبن. من بۆ ئەمانە هەنێ منبع ئەخوێنمەوە، مەنابعەکە کولەن بە زوانە یەدیشە فارسی نووسیاگە. من استفادەکەم لە منبعەیە کە خاتراتە یەکێک لە سەرانە عەشایرە کورد منتەقەیە جوانڕۆ لە زندانە قەسر قەجەرە تاران و ارتباطاتێک لە مابینە 10 ساڵ حکمە لە زەمانە ڕەزاخانە پەهلەوی 1310 تا 1320 کە کانونە تەحەوڵاتێ دانانە کۆرپۆرێشنە مۆدێرنە جوولەکەی ئانوسیە ئێرانیە بڕێک خاتراتی جەستە گوریختە ئەخوێنمەوە و لەسەر ئەمانە ئەوێسم و بەحسەکەم. پس ئێوە ئەگەر مقدمەکەی ئەوڵە منتان لە بیرا و من بەحسم کرد کە ئینسانە کوردی تا ئەم دەقیقەیشە تەسەورێکی لە ئەمرە سیاسی نییە. بەزان نەبەو مەعنا کە تۆ ئینسانیشی عادیت، نەبەو مەعنا کە تۆ خۆت بە ئینسانیشی بێ قودرەت ئەزانی و پێت وایە کە ناوێ ڕەجولێکی سیاسی بیت، نەبەو مەعنا کە تۆ فکرەکەی کەسێک کە
علومە سیاسی خوێندگە یا کەسێک کەوا لە ناوی ساختارێکی حیزبیە یا کەسێک کەوا لە ناوی دام و دەستگای حکوومەت یا سرفەن ڕەجولێکی سیاسیە یا کەسێک کە ڕەهبەرێکی حیزبی بووە ڕەجولێکی سیاسیە بەرداشتێکی کاملەن غەڵەتە. دەرکە ئێمە لە ئەمرە سیاسی، دەرکە ئێمە لە چۆنیتی ڕوبەڕووبوونەوە تەکە مەسائلە سیاسی جیهانە ئەمڕۆژ و جیهانە گوزەشتە بۆ ئێمە دەرەخە. ژێ بە هەر حاڵ زندان قەسر قەجەر در دورەی ڕزا شاه ئاوێنەی عبرەت و مەلغەمەی عەجیبی بود. آمر و مأمور محکوم به تدریج در زندان قەجەر در کنار هم قرار گرفتن. ئەم جملە یعنی چی؟ لە فاصلەی 1350 تا 1320 لە زمان تاجگوزاریە ڕزاخانە پاڵانی تا شەهریوەری 1320 و خەلعە ڕزای پاڵانی لەلایەنە قوای متفقین بریتانیا، ئەمریکا و ڕووسیە و تەبعیدی بە جەزیرەی موریس اتفاقاتێک دەکەوێ، جەنگهایەک سوورە دەگرێ، شەڕهایەک سوورە دەگرێ، کەسانێک ئەگیرێن، کەسانێک دروست ئەکرێن، کەسانێک لەبێ نەچن. ئێژە زندان قەسر قەجەر مەڵغەمەیەکی عەجیبێ بوو. ئەوانەی کە ئەمریان نەکرد، ئەوانەی کە خەڵکیان ئەگرت، وتەکە ئەوانەی کە گیریاون گشتیان لە یەک زنداناون. یعنی زندانەیە کە مەسەڵەن ساڵە 1308 گیریا و هەر ئەوەی کە ئەمی گرت و هەر ئەوەی کە فەرمانە گرتنی ئەمیدا و ئەویش کەوتووە زندانە قەسر قەجەر وەکو تەیموورتاش، وەکو کەسانێکی ئاوا. خۆ ئێستا ئێمە ئەمە خوێنینەوە. دیگۆ کە ئامر ئەز سوی ئەحمەد ئاغاخان بود، مأمور و متحد که امیر مخصوص و سردار اکرم بودند و محکوم که سردار رشید باشد، همه با هم در محبس قصر قجر زندانی بودند. ایسته یک مثالی آورد. گیگو که آمرو للایان احمد آغا خانه و مأمور و متحد که امیر مخصوص و سردار اکرم بون، لەگەڵ محکومێکا کە سەردار ڕەشیدە ئەردەڵان بوو، گشتیان لە یەک زنداناون. پس ئەوان کە سەردار ڕەشیدیان گرت لە ئامرێکە گرتی، لەوەی کە فەرمانیدا، لەوەی کە لە پشتیا و گشتیان کەوتنە زندانە قەسر قەجەر. این را هم بگویم که در واقع همان گفته مرحوم صولت الدوله بود. زندانیان زندانی رضاشاه نبودند، بخصوص زندانیان در رأس زندانیان تایمز بودند. تایمز منظوری مجله تایمز بریتانیا است. پس ئەمانەی کەوانە زندانە زندانی شاه نیەن، زندانی ئینگلیسن. ئەمە کێوت کێسی سەوڵەت الدەوڵە وت کێسی. زندانی حفاظت از کیان ملی و مردمی بودند. شاید اگر جنگ دوم به وقوع نمی پیوست، رضاشاه را هم به زندان قصر می آوردند. منتها او را به جای قصر قجر به جزیره موریس بردند. رضاشاه هم یک نوع زندانی بود. کسانی مثل رضاشاه، امیر احمدی و خزائی و بوزهر جهرمی و غیره مهره بودند. مملکت حکومت نظامی بود. همه چیز از جای دگر رهبری می شد. توجه بکن بم تیکه لم تحلیلی که ام اشراف زای جوان رو خلیک ایکا على رقم اوی که کلیت ماجرا که نازانید، کلیت ماجرا که لچونیتی دانان کشور و دولت ملت و لچونیتی دانان کورپریشن جولکی جودو کریستیانتی نازانید، بلام ازانید انچه که ساختار کورپریتیه هنه ام مملکتنیه،
هەنە ئەم مردمە نییە و لە ئێرادەی ئەم مردمە نەهات کەسە دەرەوە کە ناویانی هاورد خود ڕزای پاڵانی، خود تیمسار ئەمیر ئەحمەدی، بوزەهر جەهرۆمی و تەمامیە ئەوانەی کە لە قەوام و ڕیخدانە بەم کۆرپۆرێشنە مۆدێرنە شرکەتیان کرد، هیچ کامیان سەرخۆ نەبوون و ئێژێت کە ئەگەر جەنگە جەهانی دووەم نەوایە خود ڕزاخانیشیان هاوردە قەسرە قەجەر بۆ چون ئەو بۆکەی نائێژێت یا ئاوا تەدریس کریاگە کە ئەمە ئستعمارە بریتانیا بوو بە بەنەفت. مەسەلە ئەمە نییە، خەریکە بڕەخوا لە 300 ساڵ ڕابردووە کە تێن سەرزەمینە ئێمە منشەقەخەن بڕەخوا و مهرەهای جەدید تێرن، مهرەهایەک تێرن کە عیدەیە کاریان بۆ بکەن. مەسەلەن کەسانێکی بێناو و ناودار ئەکەن بەرعەلەیە کەسانێکی قودرەتمەند بەکاریان تێرن و لێو دووە هەر ئەو بێناوانە ئەگرن بە بەهانەیەک لە بینیان ئەوەن وەکو سەردار ڕەشیدار دەڵان. تەوەجۆ ئەکەن تۆ ئەم تاریخە کە تەماشاکەی ئێشێ پەرسپەکتیڤێک ئێشێک یەک پیشفەرزێکت بێت تا بتوانی بەم گری کوێرە ئەم تاریخە پێی بۆی ئەم تاریخە معاسرە. پس تۆ ئەمێنی لە تەحلیلێکا کام ئەشرافزایە جوان ڕۆیکات تەحلیلە قەشەنگێکەکە دروست ئەفەمێ وەلێ نازانێ خودت داستانەکە چییە، نازانی داستانەکە کۆرپۆرێشن سازیە بۆ سەرزەمینە کوردەوار. ئەژێ ئەمانە گشتی مۆرە بوون و گشتی مۆرەیە نظام جودو کریستیانەتی بوون. ئاتاتورک در ترکیه و رضاشاه که میخواست آینه تمام نمای او باشد با نداشتن بسیاری از شرایط او. این را هم بگویم که ستونهای عملیاتی و ارکان حربی، توجه کن ام ارتش رضاخانی بحثیکا، ستونهای عملیاتی و ارکان حربی که رضاشاه با همکاری مستشاران انگلیسی به راه انداخت. توجه کن جی اما بیجم که ستون و ارکان حربی و شریک رضاخان به یارمتی بریتانیا داینیا بو، هیچگاه نیروهای حافظ و پایدار و مقاوم نبودند. ام نیروانه رضاخانه نه قدرتیان بون، نه پایدار بون، نه زوریان بون، هیچ نبون. توضیح دایسته تمامی دستگیری سران با حیله و ترفند و قرآن و قسم بود. با حیله و ترفند و قرآن و قسم بود، یعنی لهیچ لشکرکشی که دروس حسابیه، لهیچ میدانی که روبروبونوی جدیه ارتش رضاخان نیتوانی که یک رئیس هیل بگرید. به توطئه، به خدعه، به نیرنگ و به قرآن خواردن گیریاگن. آلگاتو افهمی هیچ کام لم سرانه ایل و عشایر تکه چه عطاخان مریوان چه آغا شر نوسو ایناخی برداشتێکی لە ئەمر سیاسی نییە. ئاغا شەڕ چۆن ئەگرن؟ بە قەسەمە قورعان و ئەماننامەیە پشت قورعان و وعدەیە حکوومەت و وعدەیە حقوق ئەیگرن. تا ئەیوەنە کرماشان لە کرماشان خەلع سلاح یەکەن لە وەختە حەمام کردنە و ئەیهەنێرن بۆ تاران. ڕزاخان داوا ئەکە ئاغا شەڕ بوێنیت و وەختی ئەیوەنە لای ئێژن ئەمانە لە مەیدانە شەڕ گرتەکە ئاغا شەڕ ئێژێ مەئمورە نامەردەکانت تۆ قورئانیان دا بە من قەسەمیان دا مەناو پیاگە نەبوون لە شەڕا بمگرن. تەوەجۆ ئەکەن ئەل لەگرا ئەم ئاغا تەئکید دەکاتەوە کە ئەرتەشە ڕزاخان ئەوە نەبوو بتوانێت کەسێ بگرێت. ئەرتەشە ئینگلیسیە کۆرپۆرێشنە ئێرانی بە تەرفەند و بە قورعان خۆردن و بە سوێندە قورعاندان و بە وعدە و بە تەفرەقە و بە خودعە و بە حیلە تو ئەنیگیانە یەک دانە ڕئیسە عەشیرە بگرن. خۆ ئالەگرا تۆ ئەزانیت تا بە ئیمڕۆژیش لە ناو سەرزەمینە ئێمە ڕەجل سیاسی مەوجود نییە تا دەرک بکا لە سیاسەت جەهانە ئیمڕۆژی و لە سیاسەتێک کە دۆ لە ئوروپایی کردگیانە باو و هاوردگیانە. کاورا فکری کردگە شەرەفیش لەگرا معنای هەز
قورآن خواندنیش لەگرام معنای هەست، قەسەم خواردنیش لەگرام معنای هەست، مەردانگیش لەگرام معنای هەست. تمامی دستگیری سران با حیله و ترفند و قرآن و قسم بود. هرگاه هم با عشایر وارد جنگ می شدند، جز به ندرت بارها در محاصره قرار می گرفتند. در لرستان، اورامان، جوانرود یا شخصیت های مانند سولت الدوله و امیر اعظم لرستانی و امیر جنگ بختیاری و غیره را نماینده مجلس کرده و به مرکز می کشیدند. سپس در اقدامی مضحک از آنها سلب مسئولیت می شد و همه را دستگیر کرده به قصر قجر می آوردند و یا از عشایر علیه هم استفاده می کردند و در واقع سوء استفاده. آن ارکان حرب باغ و کبکب و دبدبه از سایه خودش هم بیم داشت و در جنگ دوم مقاومتش جز چند لحظه در مقابل نیروهای اشغالگر نبود، در صورتی که در جنگ اول که نه ارکان حرب و دانشکده و به چپ چپ و به راست راستی بود، نیروهای مدافع مردمی به نیچه عشایری بودند و نامنظم عمل می کردند، چون معتقد و بارهای بار موجب عقب نشینی ستونهای عملیاتی قدرتمند دشمن شدند و عاقبت همه را بیرون راندند. على مثال قداد اجي ام ارتشا پیزوریه رضاخانه یک ساعت بر حمله متفقینی نگرد، اما لجنگ اول مردم هر کسی الى منطقه خویا دای للروس و انگلیس و آخری روس و انگلیسی شی در کرد. اعلق داسه که توپین با کردوارکی ویران بو گدی لظرف 300 سال رابردو و باز امانه لجنگ جهانی اولیشا دست بیخیکی جدین و هیچ وقت لطریق نظامی و ناتوانن کردن اوان هیچ وقت حتى لآخرين نفس كان كايكيشن لآخرين مرحلة كان كوربريشن إيراني دابنين كلا تركيا كلا إيراق كلا سوريا وكلا كوربريشن جولة كي إيراني أمانا نيانتواني بزور سرنيزام كارب كان دليل يا مسألة سرزمين إيما إنسان والرجل السياسي كمناسب الدوران خوي بوايا نبو درك نبو بۆیە کاورا بە قەسەم خواردنێک بە ئەماننامەیەک بە وعدەی وەکیلی مەجلس بوونێک بەدانە ڕوتبەیەکی گەورەتر بەدانە چەند کیسە زەڕ و حکومە ئیمزاکردیاگە سەرانە عەشیرەیی کاورا خەڵەتیاگە و کاورا کەوت کەسەدا و ئەوان ئاوا بنیادە دەوڵەتیان دانیاگە. من هەروە کە ئیشارەم پێ کرد تیکه‌های لەم خاطراتە خوێنم تا وارد بەحسەکە بووم. هەمانطور کە سەولەت الدەولە بە سەردار ئەسعەد وەزیر جەنگ گفت ئەکسەر زندانیان کورد و لر و بەختیاری و قەشقایی زندانی تایمز بودند تا زندانی رضاشاه وسیله و عامل فعل بود. سردار رشید هم در همین ردیف بود. حتی بعد از شهریور 20 انگلیس ها اجازه ندادند به منطقه بیاید. در زندان چنان که گفتم برخلاف دیگران نه غذای زندان را خورد نه غذای بختیاری ها را، بلکه توسط یکی دو تن طرف اعتماد که هزینه اش را در دست داشتن غذا برایش تهیه می شد و چون با اکثر مرعوسین خود در بند بود رنج می برد و آنها نیز اعتنایی به او نداشتند و از او با سایر سران زندانی فرق می کرد. او تنها شخصیت از سلسله بنی اردلان
در زندان رضاخان بود که حتی یک نفر از خانواده‌اش با او نبودند و با سران طوایف کرد و بختیاری و لر که هر کدام حداقل 10 نفر از نزدیکان با آنها در زندان قصر بودند تفاوت داشت. اما بمسألة من هدفم لخوێندنەوەی ئەمانە بەرجەستەکردنە هیچ شخصیەتی نییە. من گەرەکمە بێژم ئەگەر ئمڕۆ ئێمە دەرکە سیاسیمان نییە و هەنووز ڕەجل لە سیاسیمان تیاناتکە چون سیاست ناناسیم، چون کەسێک نەوگە پەروەردەمان بکە، چون بۆ دنیای ئمڕۆ تربیەت نەبووگین و حاڵی نین تەکەکیا دەرەفین. دوست محمد خان بلوچ با شما در قصر قجر بود. خیر، تحرکات دوست محمد خان و سردار رشید و علی مردان خان و اسماعیل آقا سمیتکو و علی محمد خان لر امیر اعظم از سال 1305 تا 1309 شمسی بود که همه را به قسم و قرآن فریب داده به تهران کشندند، از دم تیغ گذراندند. دوست محمد خان شخصیت جالبی بود. اهل تحت نظر و حصاری و کلاه پهلوی نبوده، گرچه گریز و مرگ او را به سادگی روایت می کنند و مرحوم بامداد هم نوشته است: اما مسئله به این گونه بعید است که سرداری با آن همه دقت و حاضر جوابی و درک و فهم دست به اعمالی این گونه بی مقدمه و ساده لوحانه بزند، در حالی که او در تهران آزاد بود و تحت نظر و با نزدیکانش هم ارتباط داشته. به هر حال چنانچه قصد گریختن و شورش داشت، بسیار آماده تر از این شیوهی که میگویند و نوشته شده است عمل میکرد. بزنن تو آلگرا چکه علی مردان خانه، امیر اعظم لورا، سردار اسعد بختیاریه، تكسران ایلا كان جوان رو تواوى مناطق قصر زهاو جيلانو تواوى كلقون دكان و دوست محمد خان بلوچیش دادشا. لقنا يك اتفاق خليكي اوينيد، يك اتفاق حج كامل مانا دركي كان لسياسة نوغا، حج كامل مانا لجير بارو كوربريشن سازيانا شوغن دولتك معنا ومفهومين نوغا ولا بركا قشتيان بوعداء جيرين. امانا كين امانا كسانيكن كخويان برساخته كرياغن وبتماء وكيل مجلس بونو نمايندي مجلس بونو قرتنا بوستيكي وزارة وسدارت وكو سردار أسعد بختياري لم كوربريشن يهودية جولك شركتكن هرمانيك برجستك رياغن برساختك رياغن تي صالان رابردو تحت ناود دسراته فيك قاجارية للدورية دوما بعلوية قشتيان آج مزاكرين قشتيان كبساكرين بو لبروي بريكي ترخوا سرزمينه ما بس هرواك اويني وقتي آصفة كان دروس أكن لو دوا أردلانا كان ين بو قوز أكن وسردار رشيدي كان بو قوز أكنو كل بران بريانا بيوسي وسردار رشيد بقول خوين عامل إنجليسية كان وتيت لوي دانشي لو دوا سردار رشيد ببهاني بلو بوستو بايا أو نتاران ولا تارانا سردار رشيد حبسكن وجيري أدن تا دسبع دي بربخوار هرواكا رضاخانيان وابيكر كاورايكي محتري أسبواني ألمانيا كان أي كان وزير الشر دولة برساختي قاجارية ليو دوا أي كان بادشاه وليو دوا لبادشاهي خلعي كان وحمر زاي كوريا خنجيكي
نکتەیەکی جالبتر ئەمەسە کە لە تەئید کۆرپۆریشن سازیە ئەوەی کە من وتم بزانن ئەمە خاتراتی ئەشرافزایەکی جوانڕۆز وا لە زینداناوگە مەرحوم بووگەوە فەوتی کردەکە و ئەم خاتراتە هەنە 80 ساڵە پێشە. ئەم ئاغا لەگرا نەزەرێکی سیاسیەدا کە ئەگەر لە دەورەی حیاتی وایە ئیستا ئەو پازڵ و ئەو معمایە ئەسڵیە لە زێهنی حەلە و وەلی ئەم قسەکە ئەیکا فقط لە متنی ئاخێزی کوردەواری سەربەخۆ مەعنا پێیاکە و ئەفەهمی داستان چییە. لە دیبەیتەکانە 100 ساڵ تاریکیە، لە دیبەیتەکانە لە بە شوێنگەڕان و کوردەوارەون بووە، لە دیبەیتەکانە ئەوەی کە ئەم سەرزەمینە ئێمە چۆن ئشغاڵ کردیە. ئەژێ جوزین بزرگان قوام الملک شیرازی را قوام الملک شیرازی هم به همراه سران بختیاری به زندان افتاد، ولی متنفذین شهری که زیاد خطرساز نبودند برای ایجاد وحشت در شهر دستگیر می شدند و آنچه هم که لازم است پرداخت می کردند، بعد هم فامیر می شدند، آزاد می شدند و آبها از آسیاب می افتاد، مثل قوام الملک که همین ترتیب را داشت یا دگرانی که بودند، زیرا نه فکری داشتند که برای دولت ضرری داشته باشد مثل 53 نفر و نه ایل و عشیره‌ای که مشکلی برای نظامیان حکومت باشد. دولت به دنبال شهری شدن مردم و بیخطری بود. ام نکته برجسته کس که ایجیتی اما او نکته سوا پی بردگه و حج کس ما اشاره پی ناکد او انسان پی بردگه ولی ام فرمایشه که کردگیزی فقط لمتن ایمه معنا پیاکه ایجی دولت به دنبال شهری شدن مردم و بیخطری بود. اما لدی بیتکان 100 سال تاریکیا چی من وتمان دولت ایرانی چون دروس بوم اما وتمان دول غربی نظام جودو کریستیانتی لحيت شركا شركتي نكردگا وحيت شركي فتح الفتوحي نكردگا امانا الشيوي قرتنا سرزمين كانيان بالشيوي دامزريان بوغا من اموت حتى سبارت بو بناي جعلية تخت جمشيدة وتم امانه براحتي چوگن لناوي جيگيكا سرزمينيكي خالي دسيان كرگه بدروس كردن چند بنا ولوي اركان حكومتي اندانياگا وانا موت وتو استأما افهمي وكو چي بزانا يك امريكاي يك دانا انجليسي حيث وقت نجو تك امريكاي كا تك سور بيسكا شركا سرزمين امريكا فتحكا بلكو كومپاني فيرجينيا اديكي هنارد كشار جيمس تاونيان دروس کرد مستقربون شار سازيان کرد و استحكاماتيان دانيا مردميان كوچاند بناوي شاركان سوار من مردمك بون دقيقا بروسانا امريكا کرد بعد تك مقاومة بريك سرخ بوستاك هر دايري زندگيان تنگتر او روبا روبون تك هندية كان شويان کرد تك سرزمين ايمه شويان کرد دولت بدنبال شهري کردن و بيخطري بود خلقي آورد خوارو شار متمركزي دروز اكرد سناك همدان كرماشان اصفهان كاشان توريز اردبيل تبي داسر مردمك اما مراحلك بو كيما وتمان لقرا ام تحليله كم اغائي كات بيج قلمت الرابرين لحج كي ترى حج كزنيه فهمي منزوري چيه دولت بدنبال شهري كردن و بيخطري بود و حکایت این قبیل شخصیت ها حکایت توپ و قنات حاج میرزا آقاسی بود.
هەروە کە ئێمە مەترەحمان کردووە پێشووتر وتمان ئێوە لەگرا ئەفەهمن کە سەردەمانێک کە خەریکن لە سەرزەمینە ئێمە حکوومەت سازی ئەکەن ڕواڵەتە جەدید ئەدەن مشتێ ئینسانە سازمەندەهی کریاک کە ئەزانن بۆچی تێن واحتیاجیشی نیە لە نەفەراتە خۆیان ئەستفادەکەن بەڵکو شروع ئەکەن بە جەمعیەت سازی شروع ئەکەن بە شکاندنە قەبارەی سەرزەمینە کوردەوار و تەفکیکردنە جەمعیەتەکانیان بە دوو ڕەوەش لە 300 ساڵ ڕابردوو فەرقەیە مەزهەبیە یەهودی دروستکردن ئێڵە ساختەگی دروستکردن کە بەعدەن بتوانن لە موازنەکە بیاندەنە گژی یەکتریە تا ئەم دەقیقە هیچ کەس حاڵی نییە لە سەرزەمینە ئێمە چی کەوتگە ئێمە محاسرە بووگین لە ناو مشتی دەهاتیە مشتی دەهاتی کە گەورەترین بەرداشتێکە لە خۆی هەسی بەرداشتێکی کاملەن عاتفی حسیە لە خۆی پڕ بووگە لە جەهالەت و سەرزەمینە ئێمە وەختە خۆشی هەروایە پێاتە لە جەهالەت ئەوای پێاتە و لە نادانیە مەحزا وایە پێاتە من ئەگەر وەخت بکەم کتێوێکم هەست و ئەمە فکرەکەم 10-15 دیبەیتی گەرەکە چون ئەو کتێوە خوێندنەوەی و نەقدکردنی یەکجار گرنگ و مهمە کتێوە تاریخە یەهودیانە ئێران دکتۆر حەبیبوڵڵا لۆی ئەووەڵین پزیشکە کۆرپۆرێشنی ئێرانیە دەندان پزیشکە ڕەزاخانە پەهلەوی بووگە و یەهودیە و لە ئەمریکا مرد 1984 گەشتبانەکەم کتێوێکی سێجلدی نووسا بەناوە تاریخە یەهودیانە ئێران ئەو کتێوە من ئەگەر مەجال بکەم لە چەندین دیبەی تاشێ بێمەسەری بۆ ئەم دیبەیتانە واجبە متعسفانە لە خەلەء ئیمکانات و مؤسسات کوردیە کە بتوانێت جامعەیەکی دروستکە ئێمە مەجبورین لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆوە ئەم ڕۆڵە بگرینە ئەستۆ ئێمە ئێرادەی دەوڵەتین و خەریکین تەسویرە دەوڵەتە کوردی متەبەلور ئەکەینەوە لە وجود ئەشخاصا و بۆ ئەمە مەجبورین کە ڕجالە سیاسی ئامادە تەیار و پەروەردە بکەین وەیە ڕێک لە دیوێتەکانە هێمە دەرس گفتارە تاریخیەکرێ من گەرەکمە کە مەقالەیەک بخوێنمەوە دەربارەی شخصێک بەناوە موسیۆ حایم کێس من بۆ ئەمانە گەرەک بە ڕەبت بە مەقەی یەکتری و تا بفەهمن ڕەبتەکەوا لەکوێوە ظهور شخصیەتێکی بسیار مەرموز لە تاریخ معاسرە بەناوە موسیۆ حایم کە ئێوە ئەکسەریەن بەناوە حەیم ئەیناسن و حەیم هەرەو کەسە بوو کە دیکشنەریە فارسی بە ئینگلیسی حەیمی چاپ کرد ئەمە هەرەو شخصەسە جوولەکەی کرماشانیە ظهور چهرەی حەیم چهرەی منجی یەهودی حەیم و ناگەهان ئەم چهرەیە مەرموزە تحتە ناوە ئەعدام بوویی و شکنجە بوویی نامێنێت با بڕێنە سەر ئاغای موسیۆ حایم
در مجموعه پرفراز و نشیب تاریخ معاصر یهودیان ایران گاه با نکات و دقایقی قابل تأمل مواجهیم که تاکنون شاید آنگونه که باید مورد دقت اهل نظر قرار نگرفتند، از جمله ظهور و گذر شخصیتی به نام شموئل یحزقل حیم 1931 1897 تا 1931 است که در این تاریخ از وی به عنوان موسیو هایم یا مستر هایم یاد شده است. جالبه ام یهودیان اگر طبق ادعای خویان 2700 ساڵەوانە ناوی سەرزەمینە ئێمە، چه یهودی، چه ئەرامەنە، چه ئاسووری، چه کلدی، به دلیل یهودی بوون و مسیحی بوون تایتڵ موسیو ئەگرن. معلوم نییە ئەمانە 2700 ساڵم سەرزەمینە بووگەن لە زەرفە 300 ساڵە ڕابردووە بە کۆرپۆریشن سازی تێرنیان 400 ساڵە ڕابردووە هاتەگەن چه اتفاقی کەوتگە بەمانە موسیۆ ئێژن حەیم کەرماشانیە وەکەل هۆڕی ئەزانێ. معلوم نییە چۆن کاورا هەم موسیۆ حەیمە هەم جوولەکەیە کوردە هەم جوولەکەس هەم ئیسرائیلیە کەس نازانێ. ئەم مەڵغەمە حەلیکەن ئێوە کە هەچیشتە وەزوان و دەمە قۆپان و ئەمانە ئەیزانن حەلیکەنەمە حەیم بەلاخەرە کوردە یا کورد نییە. چییە؟ ئاغای موسیۆ حەیم. خب ئەمە مەقالەیەکە دەرمورد ئاغای موسیۆ حەیم. توجه بکەن لە کەلەمات. ظهور ناگهانی او لپڕێکە. ظهور ناگهانی او در انفوان جوانیش و در سالهای پر التهاب زندگی یهودیان ایران که از جهات گوناگونی تغییر رژیم ایران، ظهور و گسترش صهیونیسم مورد تأثیر قرار گرفته بود. تأثیر شگرف او بر یهودیان آن هنگام ایران، نزدیکی جالب توجه وی به بسیاری از مقامات صاحب قدرت ایران، نمایندگی او در مجلس پنجم که از بحرانی ترین دوره‌های مجلس شورای ملی بوده است و در نهایت حبس و سپس اعدام او به شناخت درست، اعدام او به دستور رضاخان، همگی از مواردی است که زندگی این فرد را از لحاظ لزوم پرداخت و سعی در شناخت درست با اهمیت می کند و درک بخش مهمی از این تاریخ را در گروه آن می نهد. از طرفی عواملی چند نیز این امر را در حالی از غبار ناشناختگی و راز آلودگی فرو برده دسترسی درست به آن از طریق مراجع ناب یادگار از آن هنگام را ناممکن ساخته است. شخصیت حەیم که لپڕێکا ظهور ئەکا، نمایندەی صهیونیزم جهانیە، منجی یهودیانە، نوع مەشیعە، لپڕێکا ظهور ئەکا لە دەوران جوانیە، لە ئەوج دەوران جوانیە ئەوێتۆ نەمایندەی مەجلس سەرانە گەورەی کۆرپۆریشنی ئەناسێ و لەپڕێکا ئەیکوژن و هیچ ئەم شخصیەتە مەرموزە هیچ تاریخێکی لێ بەجێ نامێنێتەوە. بەڵام جالبە اتفاقات ڕۆژانەی سوڵتان سەنجەر سەلجوقی و دیاکوی ماد و تیکە تیکە چوونە ئیبراهیم پێغەمبەر قەشەنگ لە 4000 ساڵە پێشەوە بەحس کردیاگە. تەوەجۆکەن عزیز بزرگواری چون مرحوم دکتر حبیب لوی در اثر ارزشمند خود
تاریخ یهود ایران آن هنگام که نوبت به این بخش از تاریخ میرسد ناگهان در مقام موضعگیری غریب برمی آید و زمانی که شرح اعدام موسی و حیم پیش می آید به دور از رویه معمول خود در تشریح مفصل نکات سکوتی عجیبتر را ترجیح می دهد و البته برای خواننده مطیع این هر دو نه چندان دور از ذهن است، چرا که اولا اعدام موسی و حیم بنا به حکم رضاخان و به اتهام نیت در براندازی پهلوی بوده و بدیهی است که وقتی اثر حبیب لوی زاده دوران پهلوی دوم است در حضور تعلق خاطره ها و حفظ جانب ها چگونه سایه بعضی مصالح چهره برخی حقایق را خواهد پوشانید. و ثانیاً در عرصه درگیری ها و اختلافات دو گروه منتسب به موسی و حیم و انجمن صهیونیست ایران که در ادامه بیشتر به آن خواهیم پرداخت، مرحوم حبیب لوی نه ناظری بی‌طرف که بازیگر میدان به نفع رقیب دوم است و این نگاه بازیگرانه برخلاف تماشاگری هنرمندانش در دیگر بخش ها البته در این بخش از اثر مشهور است که تا حدودی طبیعی است. لذا جای آن است که علاقمندان به تاریخ پرحادثه زندگی یهودیان معاصر ایران بر شناخت روند درست بسیاری از وقایع گذشته نگاهی مجدد افکنده در فهم نوین برخی خاطرات کهنه تلاشی مجدانه پیش گیرند. آنچه می‌گذرد نظری و گذری است بر روند ظهور و تأثیر موسی و حیم در جامعه یهودی ایران. شاید حافظه تاریخی یهودیان ایران از وضعیت نابهنجار دوران صفویه و قاجاریه بود که دلبستگی و دلخوشی ایشان را نیز در کنار دیگر اقشار ملت به مشروطیت سبب گشت. یادآوری برخی فتاوای غیر انسانی عدم رسیدگی به شکایات و تضییع حقوق از سوی دستگاه‌های حاکم، جو کاملا ناامن و رویداد برخی غارت‌ها، قتل‌ها، اتهام‌ها و بعضاً اجباری‌هایی به تغییر مذهب از جمله مواردی بودند که باعث شد ایشان در خیل امیدواران به مشروطیت درآیند و هرچند به دلیل بافت سنتی جامعه آشنایی چندانی با این تحولات نیافتند، در تحقق مشروطه تأثیری مثبت بر جای گذاردند. در این زمینه حتی میتوان به شرکت دو مبارز یهودی در جریان نهضت اشاره داشت. امضای فرمان به دست مظفرالدین شاه و پیروزی نهضت در سال 1906 ظاهراً در ابتدای امر موجب تغییرات چندانی در وضع جامعه یهود ایران نشد. خصوصاً تلاش محمد علی شاه در سالهای 1907-1908 به منظور براندازی مشروطه زیانهای بسیاری را متوجه خانواده‌های یهودی نمود. شاید بتوان دوران پس از شکست محمد علی شاه ژانویه 1909 را نقطه عطفی در زندگی یهودیان خصوصا در تهران دانست. نظافت مناطق مسکونی، علاقمندی جوانان یهودی به فراگیری زبانهای خارجی و علوم و فنون و طب، استخدام در ادارات و دوایر دولتی، سفر ایشان به اروپا به منظور تحصیل و غیره از مصادیق این امر است. در چنین شرایطی حق برخورداری از یک نماینده در مجلس برای یهودیان قابل درک و در عین حال یک غنیمت بود. ایشان که تاکنون جهت رفع مشکلات و ارائه شکایات خود
دستگاه سلطنتی علمای دین را و بعضاً سفارت دول خارجی را محل رجوع می دانستند، اینک به نهاد نمایندگی در مجلس شورا به عنوان یک نقطه امید نگریستند، نگاهی که بعدها هم حفظ شد و به این اعتبار شخص نماینده و عنوان وکالت جایگاه ویژه‌ای یافت و از هنگامی که قرار شد نماینده مقام ریاست انجمن ملی یهود تهران را نیز دارا باشد، کسب این عنوان به منزله قرار گرفتن در رأس تمام امور جامعه کلیمی نزد فعالین نیز اعتباری دیگر یافت. برای مجلس اول که در مهر ماه 1285 با سخنرانی مظفرالدین شاه بیمار در کاخ نارنجستان افتتاح شد، عزیزالله سیمانی از سوی جامعه کلیمیان معرفی شد. میگویند برخی مجلسیان در ابراز تنفر خود از یهودیان او را هم بی نصیب نگذاشتند که پس از اندک مدتی استعفا کرد و جامعه کلیمی دفاع از حقوق خود را بر عهده مرحوم آیت الله بهبهانی نهاد. جالبه، نماینده کلیمیان به دلیل تنفر مذهبی که نمایندگان تر نسبت به یهودیان هستند دست نمایندگی مجلس اکیشیتو و جامعه یهودیت مراجعه که آیت الله بهبهانی که او دفاع که لحقوق یهودیه کن. خب تو سیرم تناقض خوشکل بکن، امانه ادعا کن تشیع بوقس و قانونی بو حمله کردن و اسلام بوقس و قانونی حمله کردن به یهودیت و تعصبات ضد یهود، بلام امانه نوینرایتی خویان ادن و آیت الله بهبهانی و آیت الله بهبهانی نوینرایتی جولک قبولك. يعني ملغميك آقای عزیزالله سیمانی کاره یهودی، عزیزالله حبیب الله لوی، هنگام مجلس دوم که پس از استبداد صغیر آغاز به کار می کرد، اما همان گونه که بیان شد یهودیان در وضعیت بهتر قرار داشتند. جامعه با نشاط‌تر شده، به علوم و فنون روی آورده بودند و از جمله به تشکیل چندین نهاد و سازمان توفیق یافته بودند که در میان آنها حبر قیدیشا فعالیت فرهنگی و مفید داشت. نائب رئیس این ارکان دکتر لقمان نهورایی که به شکل خانوادگی به فعالیت اجتماعی شهره بودند، از آن هنگام تا پایان دوره 13 بجز دوره 5 که موسیو هایم به نمایندگی برگزیده شد، به عنوان نماینده جامعه کلیمی در مجلس شورای ملی باقی بود. وی با نزاعهای سیاسی مملکت کاری نداشت و آرام و محتاط با تعمیق مناسبات خود با دیگر نمایندگان و مسئولین اقداماتی به نفع جامعه کلیمی انجام میداد که از آن جمله میتوان به لغو سنت دریافت جزیه از یهودیان، رفع برخی فشارها مبنی بر تغییر مذهب، رسمیت یافتن دفترهای عقد و طلاق ویژه یهودیان و مرخصی نظامیان کلیمی در ایام متبرکه اشاره داشت. در فضای نسبتاً آزادتر پس از مشروطه تشکیل نهادها و سازمانهای غیر وابسته به دولت نیز فزونی یافت. یهودیان نیز در این زمینه فعالیتی جالب توجه را از خود نشان دادند. انجمن صفت ابر
انجمن گسترش زبان عبری، انجمن ترقی، انجمن ملی یهود، سازمان حبرت اسرائیل و از جمله این نهادهای غیر دولتی و در عین حال غیر کنیسایی بودند. امضای اعلامیه بلفور در نوامبر 1917 موجی از تفکر صهیونیستی را در نقاط مختلف جهان و عمدتاً در غرب برانگیخت. هرچند در این هنگام جامعه کلیمیان ایران آشنایی چندانی با این جریان نداشت. انجمن صفت عبر ایران به منظور جلب مساعدت یهودیان خارجی نام خود را به انجمن صیونیت ایران تغییر داد. حبرت اسرائیل تهران یا وعد حقیهیلیا نیز جهت مساعدت انجمن صیونیت ایجاد شد. روزنامه هگولا هم به امتیازی که عزیز الله نعیم به دست آورده بود از زمستان 1921 آغاز به انتشار نمود و بالاخره انجمن از طریق سفارتخانه‌های ایران با یهودیان خارج از کشور تماس گرفت. وجود شخصیت‌های برجسته‌ای چون سلیمان حیم، حبیب لوی، سلیمان کهن صدق، عزیز الله نعیم و مرتضی معلم در این انجمن موجبات اعتماد مردم به آن و پذیرفتن فعالیت‌های آن را فراهم می‌نمود. لذا در مدت کوتاهی به ایجاد بیش از 20 شعبه در شهرهای یهودی نشین ایران توفیق یافت. یهودی نشین ایران وکو کرد نشین ایران توجه دارن وقتی اجه شهرهای کرد نشین وسم شهرهای یهودی نشینه، تواوی شهرهای ایران یهودی نشینه. یعنی ایران انا آقایان یهودیه. عراق انا آقایان یهودیه. ترکیه انا آقایان یهودیه. و تقریباً مسئول تمامی امور جاری کلیمیان کشور شد و تا آنجا پیش رفت که متولیان آن نه تنها امکان وجود تفکری مخالف را بر نمی تافتند که حتی تصور وجود شخصیتی فعال و مستقل از ایشان که قادر باشد بر روند جاری انجمن انتقاداتی جدی وارد آورد و در این حال نظر مردم را نیز به خود جلب کند غیر ممکن می دیدند. دکتر لقمان نهورایی آنگونه که شخصیت مداراجویش ایجاب می کرد در این هنگام با انجمن صیونیت ایران نیز رابطه‌ای مسالمت آمیز و آرام داشت. هرچند اقدامات اولیه دکتر لقمان برای جامعه کلیمی مفید واقع شد، اما روند رو به تزاید مشکلات خصوصا در شهرستانها همچنان ادامه داشت. همچون ماجرای ایزن یهودیان در خرم‌آباد و آذربایجان، قائله ایزا جلی در شیراز، مسئله بستن دکان یهودیان در بازار تهران، قتل یهودیان در اطراف همدان. گرفتاری‌های انفرادی عده‌ای کثیری از کلیمیان لزوم مرجعی فعالتر را ایجاب می‌کرد. اما در این حال دکتر لقمان حاضر به کاستن ساعات فعالیت مطب خود نشد، دفتر ویژه نمایندگی ایجاد نکرد و فعالیت اجتماعی خود را به صرف مراجعه به مجلس محدود نمود و در قضیه تجاوز فردی به نام کاظم عطار به اموال یهودیان محله سرپولک دکتر لقمان حاضر به دخالت نشد و توهین به کلیمیان در منطقه دیگر از تهران مهاجرت 20 خانوار را در پی داشت. نارضایتی از دکتر لقمان بیشتر و بیشتر شد تا آنجا که انجمن صیونیت تهران هم صرفاً به دلیل عدم وجود نامزد دیگری از کاندیداتوری وی در مجلس سوم و چهارم حمایت نمود
و حتی برخی از اعضای انجمن چون دکتر حبیب لوی را اعتقاد بر این بود که دکتر لقمان از استعداد فعالیت تشکیلاتی بی بهره است و از وی جز مراسل نویسی به ادارات و نظمی کار دیگری ساخته نیست. در چنین شرایطی بود که جوانی پرشور و حرارت، شموئل حزقل هایم، از کرمانشاه به تهران آمد. بزنن شخصیت مرموز شموئل حزقل هایم توجه بکن که ابرا ناوی حبیب الله لویه، اوکی ناوی عزیز الله سیمانیه، بلام ناگهان ام آغا ناوی شموئل حزقل هایمه، موسیو هایمه کرماشانی. بله، موسیو هایم به عنوان مردی جوان با اراده، با حرارت و با نفوذ به زودی موفق شد با تمامی مسئولین جامعه کلیمی تهران ایجاد ارتباط نموده و با بزرگانی از متولیان مسائل مملکتی ایران نیز طرح دوستی بریزد. به زودی گفته شد که او با برخی جراید مهم ایران و سفارت انگلیس نیز روابط نزدیک دارد و قادر است مسائل و مشکلات جامعه را به آسانی مرتفع سازد. اولین طرفداران وی کسانی بودند که از اختلافات درونی انجمن صیونیت سرخورده و یا از فعالیت دکتر لقمان ناامید شده بودند. وی در هیئت فردی سنت شکن و ناآشنا با فرهنگ یهودی ظاهر شد. همزمان با مهاجرت عده‌ای از دستاندرکاران انجمن صیونیت، انجمن ترقی به زعامت عزیز الله برال و نیز کانون وعد حقیقیلیه سر به مخالفت با این انجمن برداشتن و با پیشبینی آینده روشن موسیو هایم خود را به او نزدیک ساخته ترجیحاً انجمن را نزد موسیو هایم مخالف او جلوه دادند. مرحوم حبیب لوی تلاش بیوقفه کانون وعد حقیلا در ایجاد نفاق میان موسیو هایم و انجمن صیونیت را سرآغاز تمامی اختلافات و تفرقه های داخلی جامعه یهود تهران می‌داند که به شکل عجیبی تا سالها در میان طرفداران دو سوی قضیه ماندگار شد و برای موسیو هایم نیز هزینه‌ای بسیار گران در بر داشت. موسیو هایم که در ابتدا قصد نفوذ در انجمن صیونیت و کسب قدرت در آن را داشت، به زودی دانست که با وجود اختلافات ایجاد شده به خواسته خود نخواهد رسید. لذا به تأسیس دو انجمن به نامهای حوبیه سیون و کمیته امید در تقابل با انجمن صیونیت همت گمارد و در ضمن امتیاز روزنامه‌ای به نام هایم را نیز کسب کرد. انجمن صیونیت همت گمارد و در ضمن امتیاز روزنامه‌ای به نام هایم را نیز کسب کرد. انجمن صیونیت در جلسه های بعدی خود موسیو هایم را به وعده‌های بدون عمل متهم کرد و او نیز متقابلا از انجمن درخواست انحلال نمود و تهدید کرد که در غیر این صورت از طریق مقامات مسئول مملکتی جریان را پیگیری خواهد نمود. دو روزنامه حکولا و هایم نیز به دشنامنامه‌هایی بدل شدند که ضمن آن هایم دوستی دعوت آشتیجویانه انجمن را برای شرکت در جشن بزرگ مدارس الیانس که در آن نماینده نخست وزیر وقت، جمعی از وکیلان، سفرای خارجی و روحانیون حضور داشتند رد کرد و انجمن صیونیت در مقابل اعلام داشت که در پی تحقیقاتی که در مورد گذشته هایم انجام داده به این نتیجه دست یافته که وی پیش از این در اداره گمرک خرمشهر کار می‌کرده
و با انگلیسی ها دارای ارتباط نزدیکی بوده، حتی مأموریت هایی برای ایشان انجام داده و از طرفی او به نفع کمپانی سینکلر با یک خبرنگار آمریکایی همکاری داشته است و در راه هموار نمودن اخذ امتیاز نفت شمال مدتی به طور مخفی نشریه‌هایی طبع نمودند و لذا فعالیت چنین فردی در جامعه یهود ایران اصلاً به مصلحت نیست. اختلافات به اوج رسید. روزنامه حهیم مسئولین انجمن را خائن و دزد و روزنامه حق اولا را ننگ ملت دانست. انجمن صیونیت در مورد حمایت از موسی حیم در انتخابات مجلس پنجم به شعبه کرمانشاه خود شدیداً اخطار داد. در همین هنگام اسماعیل سمیتکو از اشرار آذربایجان ضمن ترتیب یک مهمانی به افتخار همکاران یهودیش تمامی ایشان را به قتل رسانید و این مسئله به قائله‌ای تبدیل شد که در آن چند صد یهودی کشته و تاراج شدند. همچنین یهودیان تهران میان دواب و مهاباد با مشکلاتی مشابه دست و گریبان بودند. مجلس پنجم را از جهاتی حساس ترین دوران مجلس شورای ملی خواندند. عزم رضاخان برای انقراض قاجاری و اعلام جمهوری رضاخانی وی را بران داشت. جمهوری رضاخانی توجه کنه، جمهوری ایرانی، تا حد اکثر تلاش خود را در جهت دخالت در انتخابات به کار گیرد. البته او به چندان توفیقی دست نیافت و نمایندگان مستقل و حتی مخالفی چون مستوفی الممالک، تقی‌زاده، مصدق، مدرس، احمد بهبهانی و قوام السلطنه نیز به مجلس راه یافتند. هرچند رضاخان بر اثر تبلیغات مدرس آنگونه که مایل بود رئیس جمهور نشد، اما در طرحی که در روز 9 آبان 1304 تصویب شد وی اعلی حضرت و رئیس حکومت خوانده شد و قاجاریه رسما منقرض گردید. تصور بکن 1796 ایل قاجار توجه کن 1796 تا 1909 120 سال ایل قاجار که ل 1706 هیچ قدرتی که وده سونیه ایلیکه طبق ادعای امانه آقا محمد خان قاجار خاجه به سپاهیان ایل قاجار تواوی سرزمین کردوار اگری. سرزمین کردوار پیشکشتن گرجستان اگری تا دل روسیه رو. هر ام ایل قاجار دوای 120 سال حکومت زاوزی کردن که مثلا فتح علی شای قاجار اوانی کر بوگه ناویانی نزانیگه 1000 کری بوگه. ام ایل قاجاره نزاگه نزل بوگه نه قدرتی هست. رضاخان پالانی به مجلس شورای ملی انقراض سلسله قاجاری اعلامه که یک نفریتیانیه وکو آقا خاجه محمد خان قاجار ولی پی بگیره. بزنه میزان مسحکی داستان امپراتوریت سازی کورپریشن ایرانی تا ام حد مسخره است. امیدوارم بتوانی لطریق ذهن تو که مخاطب منی ام معادله حل کی. ذهن ارور لی ندا معادله یک مجهولی بی حلی نتوانی بکی. توجه که ادعا امسا کاورای خاجه نجن نپیاک خاجس خسیاگه بناوی آقا حمخان قاجار 120 سال بر لانقراض قاجاریه
بە شمشێرە ئێڵە قاجاڕیە، نەک ئەستەراباد، نەک تاران، تەمامە سەرزەمینە کوردەوار ئەگرێ. هەر ئەم ئێڵە کە ئیشە لە دەورانە حکوومەتداریە قسە زلتروێ، گەردەن کەشتروێ، پوڵدارتروێ، زاوزی زیاتری کردوێ. بابە نمونونەکەیت ئێڵە بارزانی تۆ خەریکی ئەیوێنیت، گشتی بۆ گەسۆ ملیاردەر، گشتی بۆ خۆی سپاو، گشتی بۆ خۆی پیاگی هەسوو، ئافتاوە هەڵگری هەسوو، بە قۆڵە خۆیانێژێ مەسینە هەڵگری هەسوو. لە تەی 30 ساڵە ئەمانە 120 ساڵ حکوومەتیان کردگە بەرەم سەرزەمینە. چۆن مەجلسە پارلەمانە ملی هووە ڕزاخانە پاڵانی بە 500 سەربازە قەزاق و تۆ بێژە 2000 سەربازی قەزاق ئەتوانی ئەمانە منقەرز کات بە دێودا ئەدعاکەن ئاغای ڕزاخانە پاڵانی تەمامە سەرانە ئێڵاتی ئەمانی لە بین برد، کۆچیدان و تەمامە ئاسەوارە تاریخی وجود حکوومەتە قاجاڕیەی لە بین برد. بەم مەسخەرەگیە سە تاریخە یەهود ساختەیە کۆرپۆریشنی یەهودیە ئێرانی. ئەمانە گشتی مهرەن، مهرەیە مەراکزە فراماسۆنری، تاریکخانەکان، فرامۆشخانەکان، مەجمەعە ئادەمیەت و سەرجەن مەلەکۆم، ئاغای حەیم، ئاغای موسیۆ حزقل حەیم شەموئێل، دروستکردنە ئێڵە سەنجابی، دروستکردنە ئێڵاتە مختلفە لۆڕ، دروستکردنە شخصیەتهای مختلفە سەرانە ئێڵی، دووست محەممەد خانە بەلوچ، سەردار ڕەشیدە ئەردەڵان، دەولەهای مختلف وەکو پاشاکانە عوسمانی، وسوق الدەولە و نامکی دەولە و فڵانە کەس دەولە. تۆجۆکەین لە پڕێکە بە فەرمانێک ئاغای ڕزاخان حکوومەتە 120 ساڵەیە ئیمپراتوریەتە قاجاڕیەیە مەمالەکە مەحروسە تەسلیمەکە. بابە کەسێک نییە بێژێ لەم سەرزەمینە ئەگەر ئەمانە گشتی دەولەی قاجاڕیەن و بە حکومە قاجاڕیە لەسەر قودرەتان چۆن دوودانە شازادەی قاجار ناڕوە 5 ئێڵ متەمەرکز کا بێت ڕزاخان بگرێ بیدا لە دار. ئەم عادەڵە توانێت حەلیکەن ئێوە قابلە فەهمە بۆتان، ئومیدوارم قابلە فەهمێ بۆتان. در انتخابات جامعه کلیمی آنگونه که پیش بینی هم میشد، نارضایتی مردم از دکتر لقمان نسویی و شناخته شدن موسی حەیم به عنوان یک نیروی پرقدرت تا آنجایی که برخی طرفدارانش وی را ناجی موعود مشیع ناجی موعود میخواندند، از سوی دیگر موجب شد که موسی حەیم حایز اکثریت آرا گردید. مجلس پنجم از 22 بهمن 1302 آغاز به کار کرد. موسی حەیم در ابتدا انجمن صیونیت را از نو تشکیل داد. سپس با شرکت در گرد همایی مجلس مؤسسان و شرکت در مراسم تاجگذاری رضاشاه اردیبهشت 1305 خود را بیش از پیش به مسئولین طراز اول مملکتی نزدیک نمود. مورخ بزرگ عصر رضاخان ابراهیم خواجه نوری در کتاب خود با توصیف وضعیت مشابه ایران و ترکیه در آن سالها که مصطفی کمال پاشا ریاست جمهوری ترکیه را بر عهده گرفته بود، رضاخان را پیرو راه وی می‌داند و تأکید می‌کند هیچ کس جز حەیم حدس نزد که رضاشاه به اجرای برنامه‌های کمال پاشا می‌اندیشد. دروکه کمال پاشا تقلیدی لرضاخان کرد. کمال پاشایش وەکو ڕزاخان دروست کردیا و یەک کانونەمانەی دروست کرد، کانونە کلیسا و کنیسە دروستی کردن. مجمعهای تاریکخانەکان
هرو جریانه که من لجریان انجمنهای سری و داستان کمالیون بحثم کرد لدی بیت پیشو ترکانه اقل لگرام اتفاقاتی که امانه بحثی اکن تو ایشه لپیشو نظر خودت سبارد با اوضاع بوید تا بتوانی درکی که درست کی لأوضاعی که خریکن بوتی مطرح کن. انجمن اتحاد الترقی ترکان جوان ترکیه توسط یهودیان دونمی دان رید که آقای بئر کتابی که لسر منو ساگه خوب به خاطر دارم که تنها کسی که این مطالب را حدس میزد یک نفر کلیمی بسیار باهوش و بسیار با استعدادی به نام حیم بود که تازه وکیل کلیمی ها شده و با کمک مدرس به مجلس آمده بود. آقای حیم توسط کی تیت مجلس؟ توسط آیت الله مدرس. آیت الله مدرس و عکسی لناوی دتمنیه کان ولا انقلاب نبیر تانتی. آیت الله مدرس و بمبارزه در مقابل استعمار و تاریخ خانکانه مشهور بود. آیت الله یهودی خخام بنیانگذاران شیعه یهودیان شیعه آقای حایم جولک اوات مجلس دبیر تانتی عزیز الله سیمانی آیت الله بهبهانی جيگه كي بركردو كبيتو مدافع حقوق كليميان إيران استا آية الله مدرس آغاية حايم اوات مجلس پنجم رضاخاني و با کمک مدرس به مجلس آمده بود. حایم در مهمانی خصوصی در حضور عده‌ای از وکلا و چند آمریکایی و 2-3 نفر از صاحب منصبان می گفت هیچ بعید نیست که بازیگردانان صحنه سیاست المثنای رول کمال پاشا را هم به دست رضاخان داده باشد. ولی حیف که قرعه به نام او افتاد و نخواهد توانست بازی خود را به نفع مملکت تمام کند. بس امنیت یهودیان در امور مختلف زندگی و تجارت در دوره مجلس پنجم بهبودهای حاصل نمود. بسیاری از یهودیان در فعالیت‌های اقتصادی در این سالها به تمکن قابل توجهی دست یافتند. اصلاح ساختار اداری کشور نیز باعث شد تا به مسائل حقوقی ایشان بیش از گذشته رسیدگی گردد. شخص موسی و حایم نیز در مراجعه به ادارات و احقاق حقوق یهودیانی که مورد تعرض قرار گرفته بودند فعال بود، اما نهادهای مفیدی چون انجمن صیونیت و وعد حقیقیه عملاً منفعل شده بودند. بسیاری از یهودیان از منطقه محله خارج شده و در سایر نقاط تهران ساکن شدند و بسیاری از یهودیان شهرستانی نیز راهی تهران شدند. آنگونه که جمعیت یهودیان پایتخت که در اواخر دوران ناصرالدین شاه، یعنی چند سال پیش، یعنی 150 سال پیش، 150 سال پیش تقریبا، به 3000 نفر می رسید. تران 10,000 نفر نیه. در اواخر عهد رضا شاه به 20,000 تن بالغ شد. کی 1320 چتی که خویان روی کن. در مدت 2 ساله وکالت حایم اختلافات درون جامعه کلیمی همچنان ادامه یافت
طرفداران دکتر لقمان به بازسازی مجدد تشکیلاتی پرداختند. مجلس تبلیغاتی طرفداران هیم پیش از انتخابات مجلس ششم به شکل مشکوکی با ایجاد درگیری به هم خورد. در نهایت دکتر لقمان نهورایی مجدداً به مجلس ششم انتخاب شد. در سال 1315 اعلام شد که گروهی از افسران ناراضی به سرکردگی سرهنگ محمود خان پولادین که در صدد کودتا علیه رژیم بوده اند بازداشت شده. توطئه ایشان خنثی شده است. در میان همکاران این گروه نام موسیو هیم نیز بیان می شد. تمامی آن عده بازداشت و راهی زندان شدند و البته سرنوشت کسانی که به کودتا علیه رضاخان متهم می شدند نیز معلوم بود. موسیو هیم پیش از اعدام 5 سال در زندان ماند. بعداً همواره به میزان نقش موسیو هیم با دیده‌ای اشکالود نگریسته شد، خصوصاً به دلیل زندان طویل مدت وی. طرفداران موسیو هیم دکتر لقمان را متهم کردند که نه تنها برای نجات هیم اقدامی جدی به عمل نیاورد و تقاضایی از دولت ننمود که به خاطر اختلافات گذشته عامل مؤثری در اعدام وی بوده است، ولی این موضوع هرگز به اثبات نرسید و البته با روحیه دکتر لقمان نیز به هیچ روی سازگاری نداشت. آنچه از حکایت این چند سال تا سالهای بیادگار ماند تفرقه طولانی در میان مسئولین جامعه یهودی ایران بود. افراد فعالی که پس از سالها فضای تنگ کشور و رویارویی با انبوهی از مشکلات ریز و درشت اینک به موقعیتی دست یافته بودند تا باری از دوش این جامعه خسته بردارند، ترجیحاً مشغول به نزاعهای بی حاصل شدند. شموئل یحزقل هیم روز سه‌شنبه 23 آذر 1310 تیرباران شد. مراجع مقاله: حبیب الله لوی، ابراهیم خواجه نوری، ناتان بن داوید، تاریخ یهود ایران، مجید یوسفی، مجلس پنجم. خب آنچه من لم یک سری مقالات و خاطرات بو و بحثم کرد، هدف اولم او بو که ایمه تابع ام دقیقه لسرزمین کردوارا رجل سیاسی من نیه و الرجل سیاسی من نبوغا درکی که دروس لأوزاع جهان و درکی که دروس من لفلسفه سیاسی نیه، سیاست مدار با کیاست من نبوغا و اخیز کردوارا سربخو همت بمكار اكاكله تبلور إرادة دولة كردية بتوانت لتجسم إنسان كانيا اديك الرجل سياسي تربية كات بو أم سرزمينة يوديتان لقرا نك زور نقرا نك نبون قدرته لقرا نبون دانائية كتعريفي ولا بشتا تعريف الأخوات، تعريف الجهاني كوايتها، تعريف الدجمنك الأبرام برياوي سياقي وأم دجمنة لكامة شهرة لكامة ماس ولكامة دمامك وبوتوتي تناو تو برك أبيني لجامعي سرزمين كردوارا كبيك هاتي عصلية دولة كردي الشيويت تو تماشاك إلم سرزمينة بدو عمليات منسجم حملة أكرن باتحاد أم سرزمينة بقدرة أم سرزمينة حملية أول هاوردن قراءات الجولكة بشي وهاي جورا وجور والشعبات جورا وجور كقشتيان لمركزيته لفرماندهيوة ولا سرطريقته وانا جير فرمانة كنيسة وكنيسة ولا جيرو تفرقيك عجيب لفيما بين بدنية اجتماعية كوملقاي كردوارة كمنشق أمسر زمين أكاد لجير طرق مختلفة. وأما هنقاو الدوم دروست كردنا عيلات سران عشاير برجندن بول ومهرة وبازيدان مهركانة تا جامعة بر أخوة تفكيك أوي قدرة جيبة جي أويت و لدوران متأخرة ولا دوران آغاز عصر
ساختارە مدرنەکانە کۆرپۆرەیتیە، ئەو جار زهور کانونهای فرامۆشخانە، فراماسۆنەری، ئەنجومەنهای مختلفە وەکو ئەنجومەنهای ئادەمیەت، حضور شخصهایەک وەکو موسیۆ حەیم، وەکو موسیۆهای جۆرا و جۆر، سەرجان مەلەکۆم و تەمامە ئەمانەی کە من و تۆ بە شیرازی، بە کورد و بە خەڵک ئەم سەرزەمینیان نازانی، بە کرماشانی، بە سنەی، بە جوانڕۆیی ئەیان ناسی. هاوکاتە تەکە ئەمە لەگەڵە بڕخواردن ئەمەی کە ئەدێ عەشیرەسازی و عێڵسازی و تایفەسازی و سەرەنسازی و دەولەسازی ئەکرێ و هاوکات لە بەشێکی تر لە کوردەوارا کە پاشاسازی ئەکرێ، هەر ئەم پاشانە و هەر ئەم دەولانە بڕەخۆن دووبارە یاک بڕیتە نەخۆن و تۆ ئەوێنی چۆن ئەم جامە ئەژێر ڕوو ئەکرێ و مهرەهایەک کە لە پڕێکاتێرنیان گەورەیان ئەکەن، پێگە و پایگایان پێدەن، قدرەتیان پێدەن، لە پڕێکا سەریشانەکە نەژێرە ئاو بە قەوڕی ئێژێت، بە قورعان خواردن و قەسەمدان و وعدە وەعیددان و دانە پۆستە سدارەت و وکالەتە مەجلس و کۆیانەکەنەوەرە و چێهرانەی کە توانی گیانە مەسەڵ سەردار ڕەشید خانێک کە لەسەر کوو بە گەڵواخیەکان وەحشیانە بەرخوردی کرد و قەمە گەڵواخیەکانی کرد. وإلا ماشاءڵڵایە کە ئێوە ئەزانن حزورە تایفەیە سەنجاوی و ئێڵاتە کەڵهڕ و ئەمانەی کە گشتی بەرساختە بوون، سەرانە ئەمانە گشتی بەرساختە بوون، مەنابع ماڵیان، مەنابع شوهرەتیان لە جێگەهای ترێکە ئاویە خوارد، ڕیختە سەرزەمینە ئێمەیان گۆڕا. خۆ بۆ خاتری ئەوەی کە ئێمە بفەهمین ئەم اتفاقە لە سەرزەمینە ئێمە چ شکلیە، بۆ خاتری ئەوەی تەکان بخۆین، بۆ خاتری ئەوەی یەک بار بۆ هەمیشە لەم تاریخە حاڵیمان بێ وای نەکوێ و لە حقارەت و سقارەتە وجودی خۆمان بینە دەرەوە. یەک بار بۆ هەمیشە لەسەر تەختە ماڵەکەمانە کە دانیشتگین ئەحساس بکەین ئەم سەرزەمینە ئێمەس و ئێمە حاکمان ئەم سەرزەمینینە، ئەحساس بکەین لەم گۆی زەمینە کە ئێمە دانیشتگین اتفاقێکیش هەست لە دنیای ئەمڕوا بەدەستە ئێمە ڕقم بخوات و ئێمە سرفەن مەسرف کنەندەگانە عەدی ئەم جەهانە نین. ئەحساسە حقارەتێ کە بۆ ئینسانە کوردیەک دروست بووگە، دەرونیۆ بووگە سۆ نەهادینە بووگە کە فکرەکە لە جەهانە ئەمڕۆژە هیچێکی بۆ عەرزکردن نییە. هەرچی کە قەرار بووگە اختراع بوێت، غەربیەکان اختراعیان کردگە، هەرچیە کە قەرار بووگە تئۆریزە بوێت، غەربیەکان تئۆریزەیان کردگە، هەرچیەک کە لە وەهمە ئەمانە نایەت و لە تەوەهم و خیاڵە ئەمانە نایەت تەوەسۆتە ئینسانە غەربی واقعیەتە تحقق بەیە ئاکات و ئەمە ئینسانە غەربیە ئێشێ بیر لەوە بکاتەوە کە بتوانێت سەفەرە بە مشتری بکات و کوڕاتێکی تر مناسبە حیاتە زندگی خۆی بکات، کورەی زەمینی تەواو کردگە. لذا ئینسانە کوردی ئینسانێکی هاڕیاگە بێ مستەوا، ئینسانێکی فڕەدریاگە بێ مەسرەف، ئینسانێک کە خۆی لە خۆی قێزەکات و خۆی لە خۆی قێزی تێتۆ دروست کریاگە. بۆ چون ئینسانە کوردی دەرکێکی دروستی لە جەهان ئەمڕۆژ نییە و ئینسانە کوردی مناسب جەهانە ئەمڕۆژ تربیەت نەبووگە. ئینسانە کوردی مەلزوماتە حیات لە جەهانە ئەمڕۆژی وەکو سەروەر نییە، ئەمما وەکو کۆیلە تۆ لە هەر دەورانی کە لە دایک بوویت احتیاج نییە هەرچێ بزانی. من سێ چوار عەکسم دانیاگە لە فرقەیە خانەقاهە عدوویە، فرقە و خانەقاهە عدوویە. ئەگەر ئێوە تەماشای تەرزە پوششە ئەمانە بکەن و عەکسایەکە بدن دامنیاگە لە کڵاو نەمەدی و گوڵمە شۆڕەکانیانەوە تا کتاوێکە بۆتان نەخوێنمەوە بۆتان دەرەکەوێ ئەم فرقە تەیە 250 ساڵە گوزەشتە بە سوورەتە سیستەماتیک دروست کریاگەن و لە پشتیا جەعلیاتێ بە متونە دەستنویسە یەهود و بە گەلە کۆمەی کلیسا و کنیسە. بزانە تۆ وەختێ تاریخ نگار و مستەشرقە ئەڵمانیت هەست، ئیتالیاییت هەست، فەڕەنسەویت هەست، بریتانیاییت هەست، پۆرتوگالیت هەست و ئیسپانیاییت هەست، سیستەماتیک
هدایەتە کنیسە و کنیساس کە ئەمانە سەرڕێژە سەرزەمینە ئێماون. دەستنووس جەمەکەن، دەستنووس ئەوەن، کتێو ئەنووسن، تاریخە سازن، سازماندەهی ئەکەن، ئەگۆڕن. تۆ حزورە سەیاحین ئەوروپای چمان ئێمانە لە توولە عمریانە هەر سەیاح وگن. جالبە لەم سەرزەمینە ئێمە یەکێ نایە لە بریتانیا بگەڕی، بەڵام کاورا 1000 ساڵە پێش لە بریتانیا هاتگە و پێ لە سەرزەمینە ئێمە گەڕیاگە. خێلێکە لە ناوی تەمامی ئەم ملەلی سەرزەمینی کوردەوارە خاوەڕێمیانە چوزانم ئاسیا دانەیەک شێت ناوێ و پێ بڕوا ئەوروپا بگەڕێت سەفەرنامە بنووسێ، بەڵام ئەمانە گشتیان تێ لە سەرزەمینە ئێمە گەڕێن سەفەرنامە نووسن. خێلێ قەشەنگە. خۆ تۆ وەختێک ڕەجولە سیاسی نەویت، وەختێ نەزانی کارکردە سیاست چییە، ئەم اتفاقاتانە کە بۆتی ئەخوێنوێژی داستانە، بازیە و حەزی پێکەی و قەشەنگە و نافەمی کێ خەریکە بازیەکە، نافەمی کێ خەریکە بڕعەدا لە داستانەکە، نافەمی کێ هەدەفی چییە. دێ ئەگەر بریتانیا دوژمنە دەوڵەتە ئێرانە هاتکە بۆ ئستعماری بۆ تێڵێ دەوڵەت دابنێن، بۆ تێڵێ دەوڵەت دابنێن، بۆ کۆمەکیانەکە دەوڵەت دابنێن، بۆ ئەرتشیان بۆ دروستەکە، بۆ پوڵیان پێ ئەدا، بۆ شخصیەتای مختلف دروستەکە. ئێوە بۆ ناتوان نەم سوالانە جواب بێنەوە. هەدەفە بریتانیا چییە؟ هەدەفی یەهود جیهانی کنیسا و کلیسە چییە؟ بۆ گەرەکیانە لە سەرزەمینە ئێمەوە بکەن کە لەوێ ئەو ئەشرافزای جوانڕوویە جوابەداتەوە. سیاسەت ڕەزاشا شەهری سازی و بێخەتەری بوو. شارسازی بکە، شارێ موجودەیە بە تعریفە مەترۆپۆلۆتەنەکانە دنیای ئەمڕۆ، نەبە و تعریفەی تۆ ئەمڕۆ پاڵەداگەسە لە سنە تماشای سەناکێ وەزانیتە دنیا هەمیشە شەکلی بووگە، هوا بووگە، بەرداشتە تۆ لە شار ئەمەسە. یا لە مەرز و سنوور و حکوومەت و قودرەت. من ئێستا گەرەکمە مەتاڵبێک دەرمەوردە فەرقەی عدوویە بخوێنمەوە، با بیزانن چۆن گەلە کۆمەیان لە ئێوە کرد و شەنگال بازی و یزیدی بازی و مەئیزیدینە و ژبەردین و دیانەتێ خۆڕەبیاین و خودێ و مەلەکێ تاووسی من و ئەم جۆرەشتانەوە ئەو حەزی پێکەن، بە تایبەتی ئەوانەی کە وافرە ڕووناکبیرن. چێ بە باڵە کەسیفە مەزهەبیەکەی وە دەستگاهە ئێلاهیاتی یەهود ساختەیە ئیسلامی، چێ بە باڵە کەسیفەکەی تریوە کە دەستگاهە ئەکادمیەن سازیە دووارە یەهود و جوولەکە سازیە سەرزەمینە ئێمە بوو، خودێ ئێمەیە و مخاتری ئێمەیە و مەلکیە تاووسی ئێمەیە و بابێنە سەر مەلکیە تاووسی ئەوان. ئەگەر تەوەجۆتان کردوێت من لەوێ من دوو مەرجەعم هەست بۆ ئەم کارە. مەرجەعێکیان یزیدیان یا شەیتان پەرستان، دکتۆر محەممەد التونجی، تەرجمەی دکتۆر ئیحسانە مقەدەسە. مەرجەعێکی تریان یزیدیها و شەیتان پەرستها، تألیف و ترجمه سید جعفر قزبان، ناشر تهران ناصر خسرو. ئەم دوو مەرجەعە و من سعیەکەم کە ئەمشەو هەم لە جلوە کتێوەی جلوە و هەم لە مصحەفا ڕەش و هەنێک لە ئاسارە ئیزیدیان بخوێنەوە. هەدەفم چییە؟ بزانن قاتبەیە ئێوە فکرەکەن ئیزیدیە دینە. ئەگەر ئیزیدیە دینە، نەقشبەندیەش دینە، قادریەش دینە، سائبیەش دینە، ئسماعیلیەش دینە، مشەشعیەش دینە. ئەمانە گشتی لە پڕێکە لە 250 ساڵە گوزەشتە لە سەرزەمینە ئێمە وەکو کارک هەڵاتۆقین، وەکو کارک هەڵاتۆقین. و لە دەورانە پەهلەویە تەلاشێکی عەزیم کریا کە بەمانە بێژن فرەقە میترایی ئاریایی و دینە ئاریایی. ئەمە بوو بەچی وەختی ئیدراکاتە ئێمە و دەریافتە ئێمە
نه تعریفێکمان لە هویەت اجتماعی هەست، نه تعریفێکمان لە شناختە علمی هەست، نه تعریفێکمان لە چمک و مەفهوم هەست، نه تعریفێکمان لە سەرزەمین هەست، نه تعریفێکمان لە خۆمان هەست. ئەوجار ئەکەمینە داوە 9,000 توویە جودۆ کریستیانەتی ساختە بۆ حتا زیاتر پراکەندەکردن، متەفەڕقکردن، بێهێزکردن، بە تەمامە مەعنا ئەحمەقکردنە ئینسانە کوردی. بزانن یارانە کوردەوار فاجعەس لە سەرزەمینە ئێمە ڕەجولی سیاسیتیانە و تا ئاخیزە کوردەوارە سەربەخۆ ئەم جەهانە کوردیە نایێت یەک ڕەجولی سیاسیتیانە بوو تا ئێمە هاتین و مەگەر دوای ئەمە بوێت بە کانون و بارگایەک کە ئێمە ڕەجولانە سیاسی ئەم ئومەتە دروستکەین تا ئێوە بفەهمن ئیزیدیە نە دینە مستەقل بەڵکو شعبەیە ئبتکاری یەهود ساختەس ڕەوایات مەندەراوردیە پڕ لە تڕەهات بۆ شکڵدانە بە مەجموعەیەکە. لە بیریشتان نەچێت قاتبەیە ئەمانەی کە ئەم طریقەتانە دائەنێن شالودەی ئەوەڵیان یەهودیانن. یعنی چۆن؟ یعنی وەختی گەرەکیانە کانونە ئیزیدیە عدوویە دروستکەن ئەوەڵ دەفعە خودە 100 نەفەر خانەوادەی یەهودی ئەوە عدوویە تا بەعدەن توی ئەکەن ما بەقیە مەردم تێر نەناوی و تەوایفەتر ئەگرن. مثال وەختی قادریە دائەنێن خود جوولەکە و چەندین خانەوادەی جوولەکەن کە تێن ئەم کارە ئەکەن و چون زوانە مەردمە منتەقە ئەزانن و چون وەکو مەردمە منتەقە لەباس ئەپۆشن. بزانە با من عکسێکتان نیشان بام. ئەم عکسە کابرایەکە ئەگەر من نێژم خەڵکە کوێز ئێوە فکرەکەن چ کورد و خوشتی پێکە. ئەم کاورە خەڵکی بۆسنی و هەرزەگۆینە، دەمە قۆپان و کاواپان تۆڵ و کڵاو دەسماڵ و پەسەک و وا لەبەریە. ئەمانە کە تێنە سەرزەمینە ئێمە هەستەهای ئەوەڵیە ئەم تەریقەتانە خۆیان دایانێن، سائبیون و ئیسماعیلیە و مشەشعی. جالبە تۆ هیچ وەخت نازانیم لەکوێ سەردەرتێرێ دەیی، لەکوێ سەردەرتێرێ، چۆن حاکم وگە بەم جامعە ئاوا پەراکەندە بووگە بەسەرە قەلەندەری و تەسەوف و دەرویشیە. پس ئیزیدیە لە ئەسڵە فرقەیە خانەقاییە عدوویەس، مردمەکانی بەغایەت بێسەواد دەرمەورد ئوموراتە دینیە خۆیان، بەغایەت دواکەوتک و بەغایەت دوگمن. دوگمەتیزمێکەوە لە ناویانە حەیرانت ئەکا. من لەوێ کتێوێکم عکسێکم لە کتاوی جێوەدانیاگە و ڕسمولخەتێک کە ئیدعا ئەکەن، ڕسمولخەتە مەخسووسە سەرانە ئیزیدیە و ئەم خەتە سڕیە هیچ کەس نایزانێت، لە هیچ کوێشی باونەوەگە و هیچ کە نازانێت کێ دروستی کردەکە. بڕۆنتە باشایکن من دامیاگە وەر کەسێک گەرە کەسی ئەم کتێوانە خۆی تاهیەکاوە بیخوێنێتەوە و بیکاتەوە مەراجعە خۆیان ئەتوانێت استفادەیان لێ بکات. تعريف دكتور محمد التونجي. چاپ تاران 1308. شيخ أدي بن مسافر. تمامی تاریخ نگاران و زندگی نام‌نویسان اتفاق نظر دارند. تمامی تاریخ نگاران زندگی نام‌نویسان
ئەم مەملەکەتە ئەم سەرزەمینە کوردەوارە بەم گشتە تاریخنەگار و شاعرە تێخەر و دائم المەس و دائم الهەتی و باز یەک دانە دیوانی تیا نییە دەفتەر ماڵیاتی بەجێهێشتوێ تۆ 100 دەفتەرە ماڵیاتی پێشکەشە دوو دەفتەرە ماڵیاتی بە ڕێزە ماڵیاتە ئەم حکامە پڕتونتراختە نێرە بەردەسا تا دڵت گەرەکێسی تاریخنەگارە پەدەرسوختە تا دڵت گەرەسی سۆفیە چڵکنە هەتی و باز و دەروێشە هەتی و بازە سپێونە ناوە خانەقا تا دڵت گەرەکێسی ئیمام و تاجدار و پێغەمبەر و شێخە چڵکنە هەز تا دڵە گەرەکێسی وەکو کێچ ڕژیاگە وەکو کێچ ڕژیاگە خەڵ ئێستا ئەم دینە گویا ئێشی زیدی وێ ناگەهان کەسێک بەنای عودەیە بنە مسافردایێنی کاورای جوولەکەی خەڵکە بەعەلبەک شەیخ عودەیە بن مسافر که یزیدیان خود را بدو منتسب می کنند مردی صالح زاهد و پرهیزکار بوده است تمامی آنها نیز تأکید می کنند که نسب او به خاندان بنی امیه باز می گردد اسم کامل او شیخ شرف الدین ابو فضائل عدی بن مسافر بن اسماعیل بن موسی بن مروان بن حسن بن مروان است او مرشد طریقه صوفیه معروف به طریقه عدویه است وی در سال 467 هجری قمری 1074 میلادی در روستای بیتفار که در 37 مایلی جنوب بعلبک لبنان واقع است به دنیا آمد و پدرش مسافر ابن اسماعیل مسلمانی معتقد بود. همو بود که به فرزند خود شعائر و آداب و رسوم اسلامی را یاد داد. مادر او زنی به نام یزیده بود. منطقه‌ای که شیخ عدی در آن به دنیا آمد و نشو و نما یافت یعنی منطقه بعلبک در آن هنگام تحت تصرف خلفای فاطمی مصر قرار داشت و بعدها به تصرف پادشاهان ایوبی درآمد. شیخ عدی پس از گذراندن دوران کودکی جهت کسب علم رهسپار بغداد شد و در نزد بهترین استادان روزگار منطق و شرایع آموخت و از دوستان و همشاگردان وی در بغداد عبدالقادر گیلانی مؤسس طریقه صوفیه قادریه صفی الدین حاکم اردبیل پس از دیدن شیخ عدی او را چنین وصف می کند: او مردی 4 شانه، گندمگون، تند مزاج با 2 چشم سیاه کوچک است. خب الان خیلی قشنگه. ناگهان 3 ام الفساد یکتری اگرنو: شیخ عدی بن مسافر، شیخ صفی اردبیلی بنیانگذار صفویه و شیخ عبدالقادر گیلانی. ام 3 ام الفساده. بابزانی جولکه چه خوش بوتی دعنیم تاریخه ها. تو ناگهان بنچق امانه اواتو 1000 سال پیش و ایجی 1000 سال پیش تقریبا 1000 سال پیش و ایجی امانه بنیانگذاران 3 طریقه گوره بون که هر کامندو 2 نقش گوره کن بازی کرد. عبدالقادر گیلانی طریقه قادریه، شیخ عدی بن مسافر طریقه عدویه، هر کن صوفی بودن و نفر سوم شیخ صفی اردبیلی باوا گوره شاه اسماعیل صفوی. بزنم اگشتی جعل تاریخها ولی بابزانی چون بوتی تیر نداروی بن امانه تاکوی اکیشن دواو بوتو تاکوی اکیشن دواو بوتو. پس هاوکات لگلا شیخ عدیا او الخار گیلانیش بوگه
سەفی ئەردەبیلیش بووگەمانە گشتیان ڕفیق بوون کوڕ خاس گشتی ارتباتیان بووگەوەیەکۆ لەبلەبێنیان کردەگەن تەوەجۆکەن خاصە خوا بووگن کەرامات ئیسە کەراماتتان بۆ یژم کەلەی سەرتانە تەقی معجزە وەلایوە لۆ نەخا لە کەراماتش یە خودەیە بنە مسافر لا شێخ عودەی ئەز ئەوانە جوانی بە ریاضەت کەشیدەن تەوەجۆکەی ریاضەت کەشیدەن چییە؟ ڕەنجە ساختەگی جوولەکە ساختەس کە چی باتە دەرۆ کە خاسەخوا باتە دەرۆ ئێمە لە بەحسە دانایی دەوران وتمان جەهانە کوردی چه شکلی بوو لە ڕەنج واقعیە دانایی دەوران هاتە دەرەوە ئەمان ڕەنجە ساختە دروزەکەن ریاضەت کێشی کاورا ئەڕات خۆیەوە ئەشارێت و لە ناوی ئەشکەوتێکا تەکە پەز و ماڵە و گاو ئەمانە ئەگەڕێ مدەتێ ئەوێت و چی؟ ئەوێتۆ خاسە خوا کەرامات دەدات عجیب و غەریب تەقلە لێدا وەکو چی شێخ عودەی ئەز ئەوانە جوانی بە ریاضەت کەشیدەن و زۆحد معروف بوودێ و چون دلۆجانش هەوای گوشەنشینی و عزلەت گزینی داشت ڕووسوی ڕووستای لاولەش کرد البته قبل از او در قرن اول میلادی برخی از مسیحیان در اطراف کوه حکاری گوشه‌نشینی کرده بودند. همچنین قبل از او صوفی و زاهد مشهور ابوالحسن علی که او نیز دارای اصل اموی بود بدانجا آمده و در همانجا درگذشته بود. من نزانم منه بۆ چی ئەڕۆنە ئەشکەوت بۆ ناڕۆنە بیاوان دەبێت ڕویان کردایەتە بیاوان کاوران لە بەعەلبەک و هات کە خۆی نیاگەسە و بەغاوە ناگەهان ڕوو ئەکاتە سەرزەمینە ئێمە ئەڕوان لە شادانیشێ جێ خۆش ئاو هەوا و کانیا و ئەمە چ ڕیاضەتێکە نازانم ئەی بۆ ناڕۆی لە سەحرای عەرەبستانە دانیشی بدا بەش بووی تۆ پێغەمبەر تۆزێ خوارد لێت بە تۆزێ ئاو بۆ گەن بخوێی بۆ ناڕۆی ریاضەتە عەسڵیەتەکە وا لەوێ بۆ ڕوەکەیتە کێوسان و چوزانم کانی ئاو خۆ بعد جالبی ئەمەسە گویا ئەم مردمی ئێمە دائیمەن و شوێنە چیوگە و شوێنە دانەیەک و گەلاشکەوتێ بێتە دەرەوە کەراماتی بێ و معجزاتی لێ بێنێ و تام تەقلەی بۆ لێ بات و مردم بێکار و بن و خۆ ئاتاری نەوگە و خۆ فەیسبووکی نەوگەم مەشغوڵێەوە لایک لێدان و دائیمەن چاوەڕێوگە دانەیە بێتە دەرەوە لە ئەشکەوتێکە ئەم بچێ بێتە نۆکەری تەوجۆکە هەچکە پێتان نایژێمانە بە خانەقاسازی و تەکیەسازی و بە هەبوونە پوڵ ئەتوانن ئەدێ جەمکەن لە دەورە خۆیانە کەراماتیشیان چیوگە پزیشکی دوعانویسی ڕەماڵی تەوجۆکەی مۆشتێ مردمە بە بەختە بێچارەیە مەفلوکیان گرتگە و لێ و دوا لە هێزە خۆیان بە عەلەی خۆیان استفادەیان کرد وەڵا خەڵک چاوەڕوان و دانەیە بۆ گەنە برسی هات و فرە لێویش بوشک بووە و کڵاش هەڵی گرت و ئەمە ئیتر فرە دانا بوو خەڵک حەز بە داناییەکە خەڵک حەز بە قسەی خاسەکە یا خەڵک حەز وە شیت و چرت و پرت و مزەخرەفاتەکە مردمە منتەزرە دانەیە دانا بێت کوا بۆ نایوێنین ئەم مردمە منتەزرە واسەهە گشتی منتەزر و لە تەبوتابا و شێخ عودەی زوهورکە تا فەزائلی تەشخیص با و بێت و پەیڕەوانی ئەمانە وانە واقعەن ئەمانە ئەوێت و جێگەی سوال بۆ ئێوە هیچ وەخت وەڵا چوو لە کێ و لاو لە شا نیخست و پاڵ کەوت و ریاضەتی یەکێشا و بەردیە خوارد و ئەوانە کورە مردمەکەی شەنگال وەقەی کەژوکێوەکانە شەنگال ئەو مردم لە برسیانە ئەم شێ عودەیە بۆ خۆی کردووە ئەوێ تۆزی هەداژی بابا خوڕمە ئاودانیە باغ و باغاتە کانی ئاو نەهرە بۆ خۆی بەهەشتێکە بهترین جێگەز بۆ ڕیاضەت کێشە تەوجۆکەن ئەزیش بەردین و دیانەتا ڕڤیام و ژێبەری مەلکی تاووسی و خودایی مێ و ڕڤیام و ڕەبەنی و کرێڤێ مەکریە و ئەوە جەماعەتە یزیدیە سۆفیە شێ عودەی
در آغاز کار شیخ عدی در غاری مسکن گزید و از میوه‌هایی که در منطقه یافت میشد تغذیه میکرد. باخیرنی و چون میوه‌ها یافت میشد لخوی و دارگوز دروز بوو، لخوی و دار هەڵوژە بوو، هەر لەخۆی و هەرمێ گوڵاوی ڕژیاوە و دەوروبەرە از میوه‌هایی که در یافت میشد باخیرنی و ئیتر وانیە. عجب. پیراهن خود را از پنبه‌ای که در مزرعه خود به عمل می آورد می بافت. اما خود ریاضت بکشی باوڕێکێک بۆ کاشتە پەنبە کردن. من بۆ ئەوەڵین بارە ئەبیسم لۆکە ئەکێڵن ئەمانە. من بۆ ئەوەڵین بارە خواردمە متونێک کە لەسەر زەمین ئێمە لۆکە ئەکێڵن. ئەڵبەتە به تدریج مردم به دیدار او آمده و گرداگردش جمع شدند. او در بین آنها به شیخ عدی عادی حکاری مشهور شد و بسیاری از بزرگان و علما به فضل او معترف شدند. زهد او حدیث خاص و عام گردید و تا هنگام درگذشت خود در سال 557 در سن 90 سالگی یا کمتر به کار وعظ و نصیحت مردم ادامه داد. پس از مرگ در همانجا در حکاریه مدفون گردید. خب داستان تولد آقا خیلی باحاله. واسه تولدکی سلطان سحاق، واسه تولدکی دیال دریاگانه بناو سلسله طریقتا. حنبلی در کتاب قلائد الجواهر خود داستان جالبی از تولد شیخ عدی نقل می کند. ما از آن جهت آن را به جهت توضیح اهمیت او در اینجا می آوریم. پدر شیخ عدی مسافر ابن اسماعیل وارد جنگلی شد و در آنجا 40 سال گوشه نشینی کرد. روزی در خواب دید که شخصی به او می گوید ای مسافر، از جنگل برو به نزد همسرت بازگرد و با او آمیزش کن تا از نسل تو ولی و سروری بیرون آید که نام او شرق و غرب را پر کند. اما همان داستان وا کوریشی پێدروزەکەن، اما همان داستان وا چنگیز مغولی پێدروزەکەن، اما همان داستان وا تیمور لنگی پێدروزەکەن، اما همان داستان وا سلطان ساقی پێدروزەکەن و محمدی پێدروزەکەن. مسافر با هراس از خواب بیدار شد و از محل انزوای خود در جنگل بیرون آمد و رهسپار خانه شد. هنگامی که ناژی ئەم ژنە ئەم 40 ساڵە چۆن ژیا چی کرد، پەزداری کرد، مانگداری کرد، چەنی دوور و بەسوورە چووە وتی بۆ ژنەکەی وتی ئابە ماچی. دوای 40 ساڵ ژنە تەڵاقی نەکەوت. کرد بابەت داستانێکم دوای 40 ساڵ کاورا چووە. بگذاریم. هنگامی که خواست با همسر خود همبستر شود، همسرش از این کار خودداری کرد. ئێستا ژنە چەند ساڵیە؟ 60 ساڵیە، 70 ساڵیە. دەی خۆ کاورا وەختی ژنەی جێشکە خۆ مناڵ لۆگە لە ناوی بێشکە. درستە؟ حداقل 15-20 ساڵی بووگە. دەی چریش وەسەری وگەمە 55. ئیمکانی نییە یا ئەسە نەووی. اوکی. به او گفت تو باید به مسجد بروی و در آنجا ایستاده و با بلندترین صدا فریاد بزنی من مسافر ابن اسماعیل هستم که امروز ان جنگلی که در آن منزوی بودم بازگشتم و به من دستور داده شده که اسب خود را سوار شوم. هر کس امشب اسب خود را سوار شود از نسل او ولی و سروری بیرون خواهد آمد. منظور یه مسیح برو لمزگو تو قال که
بێژەم شۆ لەگەڵ ژنەکە ماجووتەوە ناوادا لێودا بێژن حرام زاست ئەسپە خودرا سەوار بیشەوە منزوری ژنەکەیسی ژنەکەی خۆی وت کێ بڕۆ قسە بکە حنبلی روایت می کند که پس از این واقعه 303 ولی به دنیا آمد. هر شو تاریخ نویسان به جایگاه شیخ عدی بسیار توجه نمودند، خواه این مسئله به علت زهد و گوشه‌نشینی او بوده باشد یا این که چون او شیخ و مؤسس طریقه عدویه بوده. تو تماشا که تاریخ نگاران فره باسیه کن بۆ خاتری وی زهد و گوشەنشینی کرد. براکەم 1000 ساڵی پێش مردم خو خیابانەکانە شانزەلیزەینەوە گەڕاپیە حەق گوشەنشینی کردگەیتر چی بکە خۆ فێرارینەوە گە لەژێرە پێە زۆهد چی بکە بڕوارە نۆرسکی وگە قیتەقیتە چاو بکە خیابان وەلی عەسر وگە 2000 ژن بنوارە پێتە خۆ چون زۆهدی بووگە ئەم مردمە گشتی زۆهدی بووگە و گوشەنشینی وگە بۆ ئەمەوێت تۆ منشورە عام و خاسیژێ مردمە گشتی لە سواری یەکتریاو بە ناوە خیاوانە دائیمەن لەمە سوون هەڕیان خستکە سوو ڕەبایان خوارگە و خەریکە بورس و دەسێ فۆرێکس و دەسێ بورسە تاران و دەسێ بورسە ئەنکارا و دەسێ سوو کاسبی و چین و ڕەبا و مەشروب فرۆشی و مەلها و وەڵام پیاەکی گۆشەگیر و زاهد و هەرچی تاریخ نگارە باسیەکە تۆ لە گرازانی هەرچی تاریخ نگارە گەلە کۆمی کردگە لە ئێمە هەرچیە کە ناوی تاریخە تڕهاتێکە بووگە بە ئەسنادە مەحکومیەت و نابودی و بۆگەنی و قێزەوەنی ئێمەیە کورد یا این که چون شیخ و مؤسس طریقه عدویه بود که بعدها هسته دیانت یزیدیه گردید به او اهمیت دادند. به هر حال بسیار ضروری است که سخن تاریخ نگاران و علما در شناخت مقام این شیخ را به جا آوریم. شاید بهترین جمله‌ای را که در این باره می توانیم بیاوریم سخن شیخ عبدالقادر گیلانی درباره مجاهدت شیخ عدی است که میگوید اگر پیامبری با تلاش و مجاهدت به دست می آمد عدی ابن مسافر آن را به دست می آمد. نه پیامبری خوایده خواه شرایط پیامبریشی اعلام نکردگه اول خوی و حالا جهری که بخوی حالا جهری ابن اسیر درباره نوساگیسی متوفى ابن خلقان متوفى 681 من اتر هروائي خوينمو ابو البركات ابن مستوفی در تاریخ اربیل از او یاد می کند. عمر ابن الوردی متوفى به 732 شمس الدین الذهبی متوفى به 746 ابو محمد یافعی متوفى به 767 المقرزی تاریخ نویس متوفى به 845 ابن العماد خب ئێوە دیتان ئەمانە تاریخنگارن کە باسە ئاغای شێخ عودەیان کردگە عودەی ابن مسافر خونجاندگیانە قەشەنگ لە 300-400 ساڵ بعدەزەوە گشتی باسیەکە. کرامات بسیاری به شیخ عدی نسبت داده شده است تا آنجا که برخی از آنها به عنوان قلوف است. برها مطالب من در کتب بسیار کمتر از آن چیزی است که طایفه یزیدیه به او نسبت میدهند. ما جهت شناساندن او برخی از این کرامات را می آوریم. ابن الوردی سخن خادم شیخ عدی را نقل کرده و می گوید 7 سال به او خدمت کردم و کرامات بسیاری از او دیدم.
یکی از آنها روزی بود که بر دستهایش آب میریختم. پس به من گفت چه میخواهی؟ گفتم میخواهم که قرآن را حفظ کنم. پس به من زیرا که من به غیر از سوره فاتحه و سوره اخلاص سوره دیگری حفظ نیستم و حفظ آن برایم بسیار دشوار است. پس شیخ بر سینه ام زد که در همان لحظه همه قرآن را حفظ کردم. روزی به او گفتم آقا و سرورم، میخواهم که چیزی از غیب به من نشان دهی. پس دستمال خود را به من داد و گفت آن را بر صورتت بگذار و من آن را بر صورتم گذاشتم. پس به من گفت آن را بردار و من آن را برداشتم که فرشتگان کاتب اعمال را دیدم و مشاهده کردم که چگونه اعمال خلایق را می نویسند. 3 روز بر این حال بودم تا اینکه عیشم به هم خورد. پس به نزد شیخ شکایت بردم و کمک خواستم. او دستمال خود را بر صورتم گذاشت. چون آن را برداشتم تمام آن حالت مرتفع گردید. خلاصه کرامات عجیب و غریب. اجه ابوالبرکات ابن مسافر روایت می کند روزی 30 درویش به نزد عمویم شیخ عدی آمدند. 10 تن از آنان به او گفتند ای سرور ما، گوشه ای از حقیقت را برای ما بازگو کن. هنوز شیخ شروع به سخن نکرده بود که این 10 تن به آب تبدیل شدند. 10 تن دیگر از آنان به شیخ گفتند ای سرور ما، از حقیقت محبتت برای من بگو. شیخ تازه شروع به سخن کرده بود که همه بر زمین افتادند و کالبد تهی کردند. 10 درویش باقی مانده از شیخ خواستند که حقیقت فقر را بر ایشان شرح دهد. پایان کار آنها بدین گونه بود که جامه هایشان از تن فرو افتاد و برهنه از نزد او بیرون رفتند. حنبلی از حافظ ذهبی نقل میکنه تو سیر امنا و ترهاتانه قال فلان و قال باقر و قال یحیی و قال بخاری و قال تیهال دریاگو. خب اما ایتو گشتی با یکتری ای خونجه نمیش نزنین که نمانه. حنبلی از حافظ ذهبی نقل میکند شیخ عدی در دامنه کوه مزرعه کوچکی داشت و خود آن را شخم میزد و میکاشت. غذای خود را از گندم تهیه میکرد. در آنجا پنبه میکاشت و تنبوش خود را از آن تهیه میکرد. مالی را از کسی قبول نمیکرد. بسیار روزه میگرفت، به طوری که روزه ای را به روزه دیگر متصل میکرد، تا آنجا که برخی گمان میکردند شیخ آنها هرگز غذا نمیخورد و چون این خبر به گوش او رسید در حضور برخی از آنان غذا خورد. روایت شده هنگامی که مادر او به وی حامله شد، همه اولیا در حالی که او هنوز در شکم مادرش بودند بر او سلام کردند و هنگامی که از شکم مادر بیرون آمد جواب سلام آنها را داد و علیکم السلام و از همان کودکی با آنها دوست شد. لکی ابراهیم و سلیمان و موسی و عیسی و هر خست و چاوشاکی کرد و بازی کرد. اما ترهات دین ایزیدی اعیادیشن که ببینید کریفم میو خودیم میو ببینید سر کتاوه گانیان من اشي
بڕێک لە مەسائلە کتاوە ئیزیدیەکان خوێن و بۆتان. یزیدیان میگویند ما کتابهایی داشتیم، اما چیزی درباره آنها و سرنوشت آنها نمیدانیم. تنها چیزی از پدران و نیاکان خود شنیده ایم. این بوده که نام آن دو کتاب جلبه و کتاب سیاه را همیشه میبردند و میگفتند که این دو کتاب به وسیله شیخ حسن و با علم و آگاهی شیخ عدی نوشته شده بود که اکنون گم و از آنها چیزی باقی نمانده. تماشاکن دو کتیوەکە ئیزیدیەکان شیخ ظاهرن کتێوەکێز کتێوە شێخ عودەیە، قسەکانە شێخ عودەی بن مسافرە، ئاغای سەرسلسلە تەریقەتە عودویە کە لێودا مەشهورەون بە ئیزیدیە، وەکو کاکەیەکان. خۆشیان نازانین چین کاکەی نازانین سوالان لێکێکەوە سڕمە بووە نایژینی سڕم هەر خەیلی شتە مهمێکە پێتانی نایژین. بسیار واتە ئێژێ این خط تەنها بێژە ئێژێت کە این مطلب که کتاب‌های مقدس آنان به زبان کردی و به خط سری نوشته شده است که عامه مردم با آن آشنا نیستند، این خط تنها در بین گروهی از خواص ایزیدیان مخصوصاً روحانیان مسئول کتاب متداول و رایج بوده است. ما چیزی درباره مخترع این خط سری نمی‌دانیم، ولی از مطالعه این الفبا در می‌یابیم که این الفبا از الفبای آرامی، زردشتی، پهلوی ریشه گرفته و در آن تغییراتی داده شده است. بسیار شگفت‌آور و سوال برانگیز است که ما حتی یک منبع عربی، فارسی و کردی و حتی یزیدی را نمی‌یابیم که درباره این خط سری اشاره کرده باشد. یکی از مستشرقین آلمانی موفق شد که دو کتاب جلوه و مصحف رش را که به این خط سری نوشته شده بود پیدا کند و رموز آن را کشف کرده و الفبای آن را استخراج نماید و معادل عربی و فارسی هر یک از این حروف را مقابل آنها بنویسد. ما هنگامی که میگوییم الفبای عربی و بین خوارا کتاب‌های یزیدیان سری بوده و غیر یزیدیان از وجود آنها اطلاعی نداشته، زیرا یزیدیان به کسی اجازه نمیدادند که از وجود آنها مطلع شوند. چون اکثر طایفه یزیدیه بی سواد بودند، افراد خود این طایفه نیز از وجود آنها اطلاعی نداشتند و سالهای سال راز سری بودند. سر مگو آنها برملا نشد تا آنکه به تدریج مستشرقان به سرزمین آنان آمدند و سعی کردند تا اقلیت‌ها را کشف کنند. به تدریج مستشرقان آمدند. تماشا که دقیقاً عالم زمان شروع کردن و دروس کردن هم طریقت و کتیوها اردن و تکیو بارگا دروس کردن بویان و حافظه تاریخی سازی و امانه. جا تێنە سەر کتێوەکانی توڕەهاتە ناوم کتێوانە یەکسری مەناسەکە ئەحمەقانە و تەقلید و کۆپیکردن و چما شتە فقینی مهمێکە و دوو سێدانە جەژنمان هەست و تەواوە هوڤیەتە ئێمە ئەم جەژنەسە و ئەم جەژنە فرە مهمە و فرشتە عەجیب و غەریبێکە و جەژنە چلەی زووسان و جەژنە هێلکە ڕەنکردن و جەژنە گای سوور و جەژنە ئەحمەقانە ئەمانە جەژنن شتە خەیلی مهمە خەیلی تەمەدونێکی عەجیب و غەریبە. خیلی من یەک تیکەی تر لەمە ماگەکە بیخوێنمەوە. لەگراژێ این باعث شد
که مستشرقی به نام بادگر اصولاً وجود دو کتاب مقدس یزیدیان را انکار نماید. او معتقد است که افراد این طایفه خود این کتابها را نوشته‌اند تا به مسلمانان که صاحب قرآن هستند نشان دهد که آنها نیز صاحب کتاب هستند و یا این که یکی از راهبان به نام شماس ارمیا که مدتها با یزیدی معاشرت داشته و در بین آنها زندگی می کرده است این دو کتاب را برای آنها نوشته است. خب. شماس ارمیا کتیبی نساقویه برادران ایزیدی بابي نظر كتاوة مصحفة كتاوة جلوة أفي لبيش همو خالق بوا ملكي تاوسة أوي عبد تاوس بو أم عالم النار تاكو قومي خاصي خوي جوي بكاتوو تني بيجيني لوهمو لسرگرداني رزگاريان بكا اوست که ابتاوس را به این عالم آورد تا قوم خاص خود را تمیز دهد و بی آگاهاند و آنها را سرگردانی و وهم برهاند. کتاب جلوه 500 لغته 500 کلمه است. ام دین عجیب و غریبه. لپیش دا به وصیتی ام کتیبه کناوی جلویه خویندنا دیرواست نبی بو کسی که لمیطلبا بادره معلوم نیه هرفای لاتین نوسی اگه معلوم نیه لگرا دست بیکه بشه یکم من بودم و حالا هم هستم. من بوم و استاش همو دمینم تا آخر زورم بسر همو آفرین دا کوی هیا واتم من بوم و حالام هستم و تا پایان بر آفریدگان چیره هستم. مصالح و کارهای تمام کسانی که در حوزه من هستم با تدبیر انجام میدم. اما وقتی واسه ما غير يزيدي بيانية بخويننو واتا اوه که برم بیرم بکا عاجز ددی اجاز ددی کسی که در برابر من مقاومت کند پشیمان و عاجز میگرده. تو سیرم ترهاتک خوداکانی تر دخالتیان نیه بو ایشی من هرچی آرزو بکم تیم ناگن. او کتیبانه که لدستی اوانی تریوایه همو حق نیه. پیغمبریان نین نوسایه لیاندا اسیبون گوریان واتا کتاب های موجود در دست خارجیان حقیقی نیست و آن را پیامبران برای ما ننوشتند ولکن عصیان و ستم کردند و آنها را تحریف نمودند که هر یک آنها دیگری را باطل می شمارد. بزن من ام ترهات که ایخوینم بودن اما کتیب مقدس مصحف الرش و جلوس در درازای زمان خلق را میرنجانم هیچ کس مانع من نخواهد شد. به گوره زمان خلق رنجینم کس ناتوانه نهیلی. رنج و ناخوشی را برای کسانی میفرستم که بر من کینه میورزند. رنج و ناخوشی دهینم به سر اوانهی که رق بیری لگل من دکن.
يعني ترهاتها مصحف الرش ئەڤەرجار خدا لەسەرێ خۆشەویستیە خۆی گەوهەرێکی سپی خەلق کرد و کۆترێکی خەلق کرد ناوینا ئەنفار. ئەمە مصحف ڕەشە و گەوهەری چینایە سەر پشتی و 40,000 ساڵ لەسەری دانیشت. هێلکە ئەکاخوا برەو کڕە. بەڵێ ئەوەلین ڕووزە ئافرینش ڕووزی یەکشەمبە بود. ئەوەل ڕۆژێ کە خالیقی کرد ڕۆژا یەکشەمبە بوو. مەلەکێ خەلق کرد ناوێ ئیزرائیل کە ئەوژی مەلەکێ تاووسە. مەلەکێکی دروست کرد ناوی ئیزرائیلە کە مەلەکەی تاووسە. خودی ئەو کاری کرد. ڕۆژە دووشەمبە مەلەکێ دەردائیل ڕا خەلق کرد کە شەیخ حەسەن بود. ڕووزە سەشەمبە مەلەک ئیسرافیل ڕا کە شەیخ شەمسوددینەست خەلق کرد. ڕۆژە چهارشەمبە مەلەک میکائیل ڕا کە شەیخ ئەبوبەکرەست خەلق کرد. ڕووزە پەنجشەمبە مەلەک جبرائیل ڕا کە سەجادین ئەست خەلق کرد. ڕووزە جومعە مەلەک شەمانعیل ڕا کە ناسرالدین ئەست خەلق کرد. ڕووزە شەمبە مەلەک نورائیل ڕا کە فەخروددینەست خەلق کرد. بزرگە تەمامانها مەلەک تاووس ئەست. مەلەکێ تاووس ئەوێ کرد بە گەورەیە ئەبان. خودێ تڕات. ئەمە کامەسە پیر موسا و پیر داود و بنیامین و ڕەمزبار و ئەمە ئەوانەنە. ئەمە هەرە و تڕهاتەسە وا دەستیان بردەسە ناوی موتونە و موتونیان جەعل کردە بە ناوە کەڵام و دیوانە گەورە و مصحەفا ڕەش و مەولو خانی و ئام تڕهات و چرت و پەرتە. ئەمە سەکشتی مشتە چرت و پەرتە. من هەدەفم لە خوێندنە ئەمە چ بوو؟ ناوەی کە چرت و پرتی ئەمە دەربخەم. هەدەفم ئەوە بفەهمن سەرچاوەی گشتیان یەکێکە. گشتیان لە بن جوولەکە تێنە دەرەوە بە تەفاسیرە جۆرا و جۆر لە دڵ خانەقاوە تەکایە وە بە شێخسازی تێنە دەرەوە. سوالە گەورە ئەمەسە ئێوە هیچ کام لە خۆتان سوالتان نەکرد. ئەم گشتە شێخە بۆ دروست بوو لەسەر زەمینەیە. ئەم گشتە فرەقە جۆرا و جۆرە بە تڕەهاتە جۆرا و جۆر لەسەر زەمینە ئێمە بۆ دروست بوو. کێ دروستی کرد؟ مردمە ئێمە تشنەی خورافات بوو و شوێنە یەکێکە ئاڕیا برسیوێت بچێ بێتەوە پەیڕەوی ئەم چرت و پرتانە کە ئەمە وت کەسی لەم کتێوا مصحەفا ڕەشێ وا هیچ کەسیش نەیزانیگە چییە خەڵکیش نازانن ئیزیدین بێ بچۆ محڕەماتی ئیزیدیەکە بخوێنە حەیرەتەکەی. ئەمانە ناڕۆنە مستەراوێژی چون شەیتان وان لای مستەراوە. ئێشێ لە فەزای وازە دەفعە حاجەت بکەن ناوێ خۆیان بشۆرن. کەیسە تۆزێ تعدیلیان کردە. دوای سێکس ناوێ خۆیان غوسڵکەن خۆیان بشۆرن نەغوسڵ با ناڕەحەت نەوە نهێژن بەحسە شەریعەتە ئیسلامیە. دوای قەزای حاجەت ناوێ خۆیان پاککەنەوە. کۆرە بێ ناوێ حەمام بکەن ئەو با لە بەدەنیان خراوەون محڕەماتیانە بێ بڕۆن بخوێنەوە. هەدەفم من ئەمەسە. ئەمە دوگماتیزمە یەهود ساختەس بۆ نابوودی ئومەتە ئێمە لە زەرفە 300 ساڵ 250 ساڵە گوزەشتە و ئەوە سەرزەمینە ئێمە ئەم دو شاوەسە کە تۆ ئەیوێنیت ئامەسە کە تۆ ئەیوێنیت بنە ئەمانە گشتی یەکێکە. شێخ سەفیە ئەردەبیلی عەبدولقادر گەیلانی شێخ عودەیە بن موسافر چوزانم شیوخە مشەشعی گشتیان یەکێکن. سەی براکە گشتیان یەکێکن. ئەمە گشتی تڕەهاتە گشتی تاریخە یەک تەئید کنە یەک مشت کتاوهای ئەڕاجیفە کە ئەم سەرزەمینێ مێوا پێکردن ڕۆ
عاقل لەسەر زەمینە ئێمە نەماگە عقل نەماگە مشتێ مردمە هاڕیاگە دواکەوتگە متعسبە بدون عقل علمی بدون شکلگرتنە هیچ پرۆسەسێکی علمین لە زەهنمانە بدون ئەوەی کە هیچ عقلێک دروست کراوێ لەم سەرزەمینە سەمەرەی ئەمەسە ئەم بەرنامەی سیستەماتی کەسەکە بەسەر ئەم مردمە هاتکە بۆیە تۆ لەم کاولستانە لەم جاهلستانە ناتوانیت شتێ دروستێ بێنیتە دەرەوە مەگەر ئێرادەیەک وە نیرویەک وەکو ئەو ئێرادە ئێمە کردگمانە بێت و شخمی بدات و ژێر و ڕووی بکات تا حەقیقەت دەربکەوێ ئەمڕۆ ئەم حاڵە بۆگەنەی ئێمە ئەمڕۆ مەحسوڵە خۆمان نییە مەحسوڵە ناتەوانیەکان و نائاگاهیەکانمانە کە لە 300 ساڵە ڕابردووە نەمان پرسی بوو چیمان لێ قۆمیا لە ئینزەوایەکە مەفتون بووین وەکو ئەوانەتانە وا ئەمڕۆ تەماعەتانگرێ ئەوون و بورسباز وەکو ئەوانەتانە ئەمڕۆ تەماعەتانگرێکەونە ناوی معامڵاتم ماڵی لە پڕێکا لە شەوێکە وەرچکەستەون دار و نەدارتان لەدەسەدەن وامان پێهات خانەقاو بنکە و ماڵێک و چواردانە بزن و سفرێ نان و هەنێ دەوای پزیشکی شێتمانی کرد نوشتە و دوعا شێتمانی کرد لە پڕێکە هەواسمان نەبوو چیمان بەسەرهات کاول کریاین و دوا خریاین ئێمە لە دەورانە حازرا پێشڕەف ناکەین دوا ئەخرین ئێمە 300 ساڵە لە جەهان ئەخرینە دوا ناڕۆینە پێش فکر مەکە چون موبایل کالاوا لە دەستە و بە شەرماگی تۆ 300 ساڵە لە وجودە ئینسانی داماڕیاگی ناتوانی فکرکەیتەوە پرۆسەی ئەقلی تێتا سوورەت ناگرێت شتێ بە ناوی اتفاقاتە جەهان لێ حاڵی نییە تۆ فکرەکەی چون موبایل مەسرەفەکەیت و ئاوە گەرموا لە ماڵەکەتا و دووش ئەگریت و ماشین وا لە ژێری پێتاتەوە پێش کەفتگی حاڵیتە تۆ ئەوی لە دەستتداگە وجودە ئینسانیتە تۆ نافهمی ئەمڕۆ لە چی جەهانێکا زەندگیەکەی وەمە دەرەنجامە 300 ساڵ تەلاش دەرحماقەت تۆ بووە تۆ فکرەکەی 20 ساڵچووکی هەزینەت کردەگە فێرە سەواد و دانش بوویت فێر سەواد و دانش بووی فێر جەهالەت و حماقەت بووی فێرە بێعەقلی بووی فقط دانەیە پڕڕوویت لێ دروست کریاگە و هیچێ وجودت نییە نە وجودت هەست نە استقامتت هەست نە مەوجودی نە عەقڵێکە هەست نە ئێرادەیەکە هیچێکە نییە تۆ 300 ساڵە ئەدوەنە دواوە پێشڕەفتە نەکردەگە فکر نەکە مۆبایل وا لە دەستە بۆیە هەدەفە من لەم دیبەیتەی ئەمڕۆ تەلەنگورێک بوو لەوانەیە کە لەم سەرزەمینە حاڵیان نییە ئاخیزە کوردەوار و سەربەخۆگەرێکی چی بکە ئێمە هەیکەلە دەوڵەتە کوردین بنیادمان نیاگە تەشەنەی پێدەین و ئەیوەینە بەرەوە و ڕەجولە سیاسی لە دڵام سەرزەمینە دەرتێرین ئەم سەرزەمینە پڕە لە حانق پڕە لە ئەحمەق با پڕوێ لە حانق و ئەحمەق ئینسانەکانە ئەم سەرزەمینە و مردمەکانە ئەم سەرزەمینە ئەوانەی خۆیان بە گەورە ئەزان و ساحب ئەم سەرزەمینە ئەزانن ڕیختە ئەم سەرزەمینە دەرتێرن با جاهلین گەلە کۆمە بکەن مهم نییە با بیکەن لایەوە خۆش